سڵاوتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش. دووبارە خۆشحاڵین لە شەوێکی تری شەممە پێتان دەگەینەوە بۆ وێبیناری شەوانی شەممەی مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. وەک دەزانن ئەکادیمیای مێگامایند پلەس لە سێ تەوەردا کار دەکات کە ئەوانیش تەوەرەکانی پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکارین. لە هەر تەوەرێک لەو تەوەرانەش چەندین چالاکی و بەرهەمی هەیە. تا ئێستا ئەکادیمیای مێگامایند پلەس چەند کتێبێکی چاپ کردووە و ساڵانی پێشوو بڵاو کراونەتەوە کە زۆربەی هەرە زۆریان لەسەر بابەتی پەروەردەن کە پێمان وایە تا ڕادەیەکی باش خزمەتیان کردووە بە پەروەردەکاران و بە بواری پەروەردە بەپێی ئەو فیدباکەی کە بۆمان هاتۆتەوە. ئەو کتێبانەی کە ئەکادیمیا بڵاوی کردوتەوە پۆلەکەت بەرەواش بکەوە 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان ئەوە لەلایەن دەستگای فامەوە بڵاو کراونەتەوە. دوای ئەوە چەند کتێبێکی تریش هەن کە ژیری دەستکرد بۆ مامۆستایان وانەکانی ژیان هەروە 365 ڕۆژ بەهێز بمەوە ساڵێکدا. لە دوایین کتێبیش بەرەولووتکە ڕێبەرێک بۆ مامۆستایانە کە چەند کتێبێکی تریش لە بەرنامەدایە بە زووترین کات هەوڵ دەدەین بیدەینە دەست بەردەست خوێنەرانی عەزیز. جگەلەوە فەرهەنگی ئەلکترۆنی زار هەیە کە هەر بەرهەمی مێگامایند پلەسەوە بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و iOS. هەموو بەرهەمەکانی پێشوو بە تۆمارکراوی لە چەناڵی یوتیوبی ئەکادیمیای مێگامایند پلەس هەیە. ئەگەر بتەوێ سەبسکرایب بکە یان بیبینی ئەوە دەتوانی ئەو QR سکان بکەی یەکسەر داخلی ئەو کەناڵە دەبی کە هەموو بەرهەمەکانی پێشووتر بە تۆمارکراوی و زیاتریشی تێدایە. جگەلەوە هەر مێگامایند پلەس چەناڵێکی تایبەتی ژیری دەستکردی بۆ مامۆستایان دروست کردووە کە تاکو بێبەش نەبن لە دەستکەوت و لە سوودەکانی ژیری دەستکرد بە تایبەتی بۆ بواری پەروەردە و مامۆستایی. لەوێشدا چەند ڤیدیۆیەکی بەسوود هەن کە بە زمانی شیرینی کوردیە. هەموو شتەکانی ناو چەناڵەکە بە کوردی دەبێت. بۆ ئەوەی بەردەوام ئاگاداری چالاکیەکانی ئەکادیمیا و ئاگاداریەکان و بڵاوکراوەکان و هەروەها زوومەکانی بی هەموو گروپەکانی ئەکادیمیا لە یەک چەناڵدا کۆ دەکەینەوە کە چەناڵی وەتسەپە، چکە گروپەکانی تر بەڕاستی پڕ زۆر بوون و پڕیش بوون. خۆتان دەزانن چەند گروپی وەتسەپ ڕەنگە 1024 کەس دەگرێ، ئەوانەی چەند گروپێکمان دانا کە هەمویان پڕ بوون، بۆیە ڕیارماندا لەگەڵ هاوکارانمان بیکەین بە چەناڵ. ئەگەر تا ئێستا ئەندامنیت ئەو QR سکان بکە داخلی چەناڵی گروپی با بڵێن چەناڵی مێگامایند دەبی لە وەتسەپ بۆی هەموو شتەکانت پێ بکە. بەڕێزان ئێمە هەوڵمان داوە لە چالاکیەکاندا گشتگیر بین، هەوڵ دەدەین بە پێی پێداویستی مامۆستایان و پێداویستی پرۆسەی پەروەردە و پێداویستی کاتی گونجاوی بابەتەکان بدۆزینەوە. اینجا بە دوای کەسی شارەزا و پسپۆر لەو بوارە دەگەڕێن تا بتوانین داوەتیان بکەین تاکو سوودێکی زیاتر و زۆرتر بە ئێوەی بەڕێز بگەێنین. وەکو گوتمان یەکێک لە چالاکیە بەردەوامەکانی ئەکادیمیای مێگامایند پلەس بریتیە لە وێبیناری شەوانی شەممە کە وەک لە پۆستەرەکە دیار بوو ئەوەی ئەم شەومان ژمارەی وێبینارەکە 121. حسابی خۆت بکە ئەگەر ئێمە توانی بێتمان
بە هاوکاری ئێوە و برانی بەڕێز لە ئێکادیمیای مێگامایند پلس مامۆستا سەنگر و مامۆستا شەماڵ و فرمێسک خان توانیمانە بەیەکەوە 121 وێبینار ڕێک بخەین جگە لە کاروبارەکانی تر، بەڵام مەبەستم لە بەردەوامیەکەیە کە ئەوەش هەمووی بۆ خزمەتی زیاتر و بۆ هاندانی زیاتری ئێوە دەگەڕێتەوە. بۆ ئەم بابەتەی ئەم شەو بەڕاستی پێمان وا بوو بابەتێکی زۆر گرنگ هەیە کە زۆرێک لەو توێژینەوانەی کە بڵاو دەکرێنەوە یان کە کاریان لەسەر دەکرێت چ لە ڕێگای چ لە لایەن قوتابیانی خوێندنی باڵای ماستەر و دکتۆرا چ وەکو توێژینەوە بۆ گۆڤارەکان دەنێردرێ، کێشەیەکی هاوبەش هەیە لە زۆریان، ئەویش هەڵەی ئاماری، یان لە ڕووی ئاماریەوە هەڵەی تێدایە. هەندێک هەڵەش هەندە دووبارە دەبنەوە وەکو وای لەیاتی هەڵەی باو بن شایعایانی ڕۆیشتووە کە پێیان وایە توێژەران دەبێ وابێ. بۆیە کاتێکە ئەو بابەتە هاتە گۆڕێ، بەڕاستی ئەو بەڕێزانەی کە لە بواری ئاماری کار دەکەن دیارن چێن، دیارن ئەوانەی کە شارەزاییان هەیە، ئەزمونیان هەیە، دەزانین پسپۆڕ زۆرن، پسپۆڕەکانی کە زۆر با بڵێن کاری توێژینەوەیان ئەنجام داوە، چ لە وەکو کەتی تایبەت، چ وەکو زانکۆ، چ وەکو گۆڤارەکان، پێمان وایە هەریەکە لە لای خۆیەوە خزمەتێکی باشی ئەو بابەتەی کردووە. بەڕێزانی زۆر بەناوبانگ و بەناو هەن لەو بوارەدا ئەمە پێمان وا بوو بەڕاستی باسکردنی ئەو بابەتە لەلایەن کەسێکی پسپۆڕ زۆر باش دەبێ، بە تایبەتی چەختکردنەوە لەسەر هەڵە باوە ئاماریەکان لە توێژینەوەی ئەکادمیدا. بۆ ئەم شەو بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دڵشاد شاکر بۆتانیمان داوت کردووە کە پرۆفیسۆرە لە ئاماری پراکتیکی لە بەشی ئامار و زانیاریە لە زانکۆی سەلاحەدین، هەروەها جگە لە ئەوە خۆی سەرۆکی ڕێکخراوی سرد بۆ پەرەپێدانی کۆمەڵگەیە SOSS، ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری زانکۆیە بۆ زانستە مرۆڤایەتیەکان، ئەندامی سەندیکای ئابووری ناسانی کوردستانە، ئەندامە لە سەندیکای ئامارناسانی عێراق، هەروەها ئەندامە لە یەکێتی ئامارناسانی عەرەبی و ئەندامە لە کۆمەڵەی ئیسۆمار ESOMAR بۆ توێژینەوەی بازار. جگە لەم ئەوانە ئەزمموی پیشەیی بەڕاستی 29 ساڵ ئەزمموی ئەکادمی هەیە، ئەزمموی ئەکادمی و پیشەیی لە بواری خوێندنی باڵا، لە بواری ئاماری پراکتیکی، لە بواری شیکردنەوەی سیاسەتەکان لەسەر بنەمای داتا و خاوەنی شارەزاییەکی زۆر بەرفراوانە لە بەڕێوەبردن و بەشداریکردنی ڕووپێوە گەورەکان، هەروەها لە توێژینەوەی کۆمەڵایەتی و ئابوووریەکان، هەروەها لە چاودێری و هەڵسەنگاندن M&E و توێژینەوەی کەڵکی ئابووری. وەکو ڕاوێژکاری باڵا و شیکەرەوەی داتا بۆ چەندین ڕێکخراوی نیشتیمانی و کوردستانی و نێودەوڵەتیش کاری کردووە دکتۆر دڵشاد، بەشداری کردووە لە پلاندانان لەسەر بنەمای بەڵگا، استراتیژیەکانی گەشەپێدان و بڕیاردانی دامەزراوەی. جگە لەوە لە توێژینەوە زانستیەکان و بڵاوکراوەکانیشی بەردەوامە. تا ئێستا توێژینەوە بڵاوکراوەکانی 25 دانن، کتێبی چاپکراوی کتێبێکی هەیە بە ناوی ئامارزانی، هەروەها زیاتر لە 100 نامەی ماستەر و تێزی دکتۆراشیکردنەوەی بۆ کردووە، ئەنجامدانی لێکۆڵینەوەی کەڵکی ئابووری بۆ پتر لە 150 پرۆژە ئەنجام داوە، هەروەها لە بواری توێژینەوەی کۆمەڵایەتی و ئابووری و بازار و هەڵسەنگاندنیش زیاتر لە 60 پرۆژەدا بەشدار بووە، بۆ دیزاین و شیکردنەوەی ڕووپێوە گەورەکانیش لە زیاتر لە 30 پرۆژە بەشداری هەبووە دکتۆر دڵشاد. وەکو کەسایەتیش من شایەدی بۆ دەدەم، چکە ماوەیەکی زۆرە نزیکەی 2 ساڵ زیاترە بەیەکەوە کار دەکەین.
کەسێکی زۆر پرۆفێشناڵ لە کارکردن، هەروەها کەسێکی زۆر زانستی و جددی لە کارەکانیدا. ئێمە بەڕاستی لە گۆڤاری زانکۆ بۆ زانستە مرۆڤایەتەکانی زانکۆی سەلاحەدین زۆر سوودمان لە توانەکانی بینیوە، جگە لە ئەندامانی تری بەڕێز لە دکتۆر دڵشادی شەروە، کەسێک کە حەزی لە هاوکاریکردن و حەزی لە کاراسانیە. بەشداریکردنی ئەم شەویش لەگەڵ ئێوەی بەڕێز و ئێمەی بەڕێز لەو سۆنگەیەوە کە پێمان وایە هەمومان ئەرکێکمان لەسرە، ئەرکێکی نیشتیمانی، ئەرکێکی کۆمەڵایەتی، ئەرکێکی مرۆڤایەتی و دینی، بەوەی کە ئەو زانیاریە کە پێی دەگەین، ئەو دەستکەوتانەی کە بەدەستی دێنین تەنها بۆ خۆمان نەبێ، بەڵکو وەکو دەڵێ زەکاتی لێ دەکەوێ، زەکاتی لێ بدرێ تاکو خەڵکانی تریش تێیدا سوودمەند بن. ئەم شەو کاک دکتۆر دڵشاد باس لەو هەڵەباوە ئاماریانە دەکا کە زیاتر لە توێژینەوە ئەکادمیەکاندا بەرچاو دەکەون. من ئێوەی بەڕێز دەتوانن بەشدار بن دوای ئەوەی کە دکتۆر دڵشاد قسەکانی خۆی کرد، نیو سعاتی کۆتایی بۆ پرسیار و وەڵامەکانی ئێوە دەرخان دەکەین. وەکو پێشتریش گوتمان ئەوەش تۆمار دەکرێت، دوایی لە چەناڵی یوتیوبی مێگامایند پلس بڵاو دەکرێتەوە. کاک دکتۆر دڵشاد زۆر بەخێر بێ، زۆر سوپاس بۆ تەرخانکردنی ئەو کاتێک کە بە ئێمەت بەخشی، دەزانم سەرقاڵیشن و هەریەکە لە شوێنی خۆیەوە سەرقاڵی چەندین پرۆژەیە، بەڵام کاتێک کە داوامان کرد بە سوپاسەوە کاتی بۆ تەرخانکردین. بە ناوی ئێوەی بەڕێز زۆر سوپاسی کاک دکتۆر دڵشاد دەکەین. دکتۆر دەتوانی مایکەکەت بکەیەوە و سلایدەکانت شێر بکەی. ئێستا لای من سعات 9:12 دقەیە، ئەگەر بتوانی 45 دقەی قسەی خۆت بکەی، دوایی پرسیار و وەڵام دەست پێ دەکەین. فەرموو. بەناوی خوای گەورە و میهرەبان، پێشەشی زۆر 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 سوپاسی دکتۆر هیمدادی گوڵ دەکەم. بەڕاستی وەکو بڵێن زۆر زۆر مەدحی منی کرد، داوای لێبوردن دەکەم. سوپاسی دەکەم بۆ قسە خۆشانە و قسە باشانەی بەڕێزیان. سوپاسی ئەکادمیای مێگامایند پلاس دەکەم. بەڕاستی جێی دەستیان دیارە، زۆر زۆر خۆیان ماندوو کردووە، دەستیان خۆش بێ، هەر ساغ و سەلامت بن. من وەکو بڵێن لە مقەدیمەکەی زۆر قسەی ناکەم، یەکەم سەرچمە مۆزوعەکەش کە دەزانم زۆربەی هەرە زۆری هاوڕێیان و برادەران و قوتابیانی ماستەر و دکتۆرای تێدا کە پەرۆشی ئەم هەڵە باوانەنە و احتیمادەن بەپشبەستن لەسەر ئەو خبرەیەی هەمە محاولە دەکەم ئەوەی کە دەیزانم محاول دەکەم هەمووی باسکەم بەبێ ئەوەی یەک شتی لێ کەمکەمەوە. هەروەکە منش دەناسن کە بەردەوام دەمەوێت هەموو شتێک بە قوتابیانی ماستەر و دکتۆرا و یاخود با بڵێن هەر توێژەرێک کە دەیەوێ پەرە بەخۆی بدات. دەست بە با بڵێ سلایدەکان دەکەین. بە شێریەوە کەم. اوكي طبعا او كمان وبناري او رومان ياخذ سيميناري او رومان لسر هلا باوا اماريكان لتجنو اكاديمي دا ياخذ common statistical errors in academic research. هەڵەیەک جار زۆرە، خاستن هەڵەی ئاماری. ئێمە هەمومان دەزانین هەر توێژینەوەیەک کە ئەنجام دەدرێ، ئاماری بێ ئاماری نەبێ، زانستی بێ مرۆڤایەتی بێ، زۆربەی هەر زۆری توێژینەوەکان ئێستاکەگە بیانەوێ لە گۆڤارێکی باوەڕ پێکرا و پەسەندکرا و با بڵێن بڵاوکەنەوە پێویستی بە ئامارەی باش دەبیتن لە ناو توێژینەوەکەیدا، چونکە یەک لە شتە سەرەکیەکانە و ئەنجامی هەموو زۆربەی هەر زۆری توێژینەوەکان پشت دەبەستێ بە ئەنجامی ئەو شیکردنەوە ئاماریانەی کە با بڵێن کراوە لە ناو ئەو توێژینەوەدا. با بزانین اوكي طبعا پێشەشی بە بڵێن پێناسەیەکی عامی ئەوەی بکەین هەڵە ئاماریەکان بەکارهێنانی ئامار بە هەڵە.
یعنی ئەمە بابنێ ئاماری دەزانی بەکاربیین بەڵام بە هەڵە بەکاری دێنی لە توێژینەوە ئەکادمیەکان ڕوودەدات کاتێک بەڵگەیەکی ئاماری نادروست نیشان بدرێت جا چ بانقەست یان بەهۆی نەزانی یان کەم تەرخەمی یعنی احتیمالە کابرا بانقەز نییە احتیمالە کابرا هەر ئەوەندەی لێ دەزانیتن و توێژینەوەکەش خۆشی ئەنجام دەدات یاخود با بڵین کەم تەرخەمی ئەو توێژەرەیە کە خۆی مادی نەکردو یاخود بە دوای با بڵین تووڵەکانی ئاماری نەکەتووە کە پەرە بە خۆی بسەنی یاخود زۆر جاران قوتابی ماستەر یان دکتۆرایە بەڕاستی ئەوش وەکو بڵین نقصانێکی زۆرە کە ئەو قوتابی ماستەرە یان دکتۆرایە هیچ سیمستەرێکی ئاماری نەدیتووە یعنی چەندین قوتابی هاتە لای من چەندین توێژەر هاتە لای من دەڵێتن دکتۆر ئەم تا ئێستاکە هیچ با بڵین دەورەشم نەدیتووە باشم کو ئامار بزانم کو بزانم توێژینەوەکەی خۆم ئەنجام دەم لەبەر هەندێک تووشی ئەو هەڵانت طبعا زۆر جار ئەمە ئێستا ئەگە بێت و سەیری ئەو وێنە بکەین کابرایەکە لێرە دێست دەکاتن بە کەیفە خۆی احتیمالە با بڵێن داتاکەی هەموو شیکردنەوە چیرۆ کردیە دەبینی بەدڵیوی نییە نەتیجەکان یاخود با بڵێ ئەنجامەکان بەدڵیوی نییە دەستی بە کەیفە خۆی گۆڕانکاری لێ دەکاتن کە بە کەیفە خۆی گۆڕانکاری لێ دەکاتن فێکی لەسەر ئەو پێوەرانە دەکاتن کەس نازانیتن تەنها ئەو نەبیتن باشە ئەی ئەگەر هاتوو با بڵێن کابراایکی زیرەک با بڵێن یاخود کەسێک لەو کەسانێک کە توێژینەوەکەی با بڵێن ڕڤیو کرد یەکە و سەردیتیم باشڕەتەن دەزانێت ئەو هەڵەیە لەستایە ئەتوو ئەو توێژەرێک کە ئەو هەڵەیە دەکاتن بە ئەنقەس هەڵەکەی دەکاتن 100% بزانە کەسێک کە لەو گۆڤارەی کە وەکو بڵێن هەڵسەنگاندن بۆ توێژینەوەکەی تو دەکاتن ئەکید دەیبینتەوە یعنی زۆر جارە هەیە با بڵێن دەڕواتم قەیناکە لەگەرتم باش ئەدێکە کەشف کرا ئەدێکە توێ ناو لیستی ڕەش ئەی لەو کاتی سلەکەی کەواتە زۆر ئاگاداری خۆتان من نابێت بە هیچ شێوازێک ئەو ئەنجامانی کە بەدەست کەتووە نابی بە هیچ شێوازێک بیگۆڕی یعنی دەڵێ دکتۆر وەڵڵاهی نان سیگنیفیکانتە معنەوی نییە ئێدە بیکە معنەوی لۆم ئێکاکە کو بیکەمە معنەوی لۆتو ناتوانم لە خۆڕا بیکەمە معنەوی لۆتو یاخود با بڵێن فەرەزان ڕقەمێکە مجەڕەد هەندێک ژمارەی لێ دەگۆڕین باشڕەتەن چاچی دەکاتن یاخود زۆر جاران چ دەکاتن کابرا با بڵێن یعنی نەزانە معلوماتە چ کەمی هەیە لەوەی کە معلوماتت کەم بیتن لە شیکردنەوەکەی باشاتن کە تو شیکردنەوەی ئاماریەکە ئەنجام دەدەیت تەمە ئێستا هەموو ئەو سێ ڕسمە بە زۆر بە تەفسیل لۆتان باز دەکەم دێتن بەناو دەکەویتن ڕێزم هەیە دەڵێ بە پێخواسی بەناو دەکەویتن و یەکەوسەر ئەوەکەی بەحسەکەی تەقدیم دەکاتن و یەکەوسەر ڕەفزی لۆ دێتەوە خاستن ئێستا کە حالیەن بەحسی ماستەر ئەوە هیچ دەڵێ بەحسە چی با بڵێن نەشرکاتن هی دکتۆرا دەڵێ دەبی یەکێک علە لەقل یا ئیمپاکت فاکتەر بیان سکۆپەس بی لەمنی وەرگرن احتیمالە پاش ساڵش کە یان 2 ساڵکە دەڵێت قوتابیانی ماستەرش دەبی بەحسەچیان لە سکۆپەس یاخود لە ئیمپاکت فاکتەر هێبی ئەدی ئەو کات دەکەی کەواتە ئێمە کێشەمان هەوەیە کە دەبێت توێژینەوەکەمان لە هەموو لایەنەکانەوە باشیکەوە چ لە لایانی زمانەوانی بی چ لایانی ئاماری بیتن چ لایانی میتۆدۆلۆژیەکە بیتن یاخود ئەوەی وێنەی سێمیان کێرلێسنێسە یاخود با بڵێن بەخۆی هەر ئەوە احتیمام بە هیچ شەکی ناداتن یعنی لەکنی زۆر ئەتیادیە سامپڵەکەی خۆی بە شێوازەکی ڕکپێک وەرنەگریتن ئەو کاکەم وڵی 50 کەسی وەرەگرن مقابلەیان لەگەر ئەنجام دەدەم و تەواو بڕەوە باش ئەو 50 کەس لەوە چێ دەڵێتن ئەو نەتیجە ئەو قسانەی کە ئەو خەڵکە دەیکاتن یاخود با بڵێن ئەو ڕاپرسیە کە بەڕێستان کردیتان چێ دەڵێ هەم بە جوانی وەڵامەکان دێتەوە چێ دەڵێ نوێنەراتی کۆمەلگا دەکاتن ئەوانە هەموو هەڵەی ئامارینە زۆربەی هەر زۆریان ڕوودەداتن ڕۆژانە ئێمە دەیبینین و دێتە لامان چ لە گۆڤار بیتن چ لە کاتی با بڵێن ڕاوێژکاریمان پێ دەکرێتن لە لایەن توێژەرەوەکان کەواتە دەرهاوی شتەکان لێکدانەوەی هەڵە دەبێتە هۆی بە فرۆدانی سەرچاوەکان یعنی من خۆم ماندی کردیە ئەوە 6 مانگە خۆم ماندی کردی بەڵام کە تۆ هەڵت کرد ئەو 6 مانگەت هەموو لە دەست دەڕواتن و دەرەنجامی ئەکادمی نادروست لۆ دەردەچیتن یعنی ئەتو دەچی با بڵێن ئەو تووڵە ئاماریەت کە بەکارهێنەوە ئەسڵەن هەڵەیە کەواتە ئەتو کە شتێکت بە هەڵە بەکارهێنا نەتیجەی هەڵەش دەداتێت کەواتە دەرەنجامە چی ئەکادمی نادروست لۆ دەرەچی و
طبعا دەرەنجامەکەی کە دەردەچیتن تۆ لە کۆنکلوژنەکانی خۆتی دادێنێ و ڕاستپاردەست دەبیتن وایە یاننا ئەو ڕاستپاردانەوا دەکات کە سیاسەتێکی گشتی خراپ ئەنجام بدەیت لۆ چکە احتیمالە ڕۆژێک لە ڕۆژان ئەو توێژنەوەی تو ئەوجا لە گۆڤارێک بی یاخود لە زانکۆبی یاخود لە حکوومەتەوە بی بەکار بهێنرێتن سیر دەکەن احتیمادە لەسەر دەرەنجامەکانی تو و ڕاستپاردەکانی تو سیاستەکانی خۆیان پەیڕێ دەکەن باشە تۆ دەرەنجامەکانت هەڵەیە ڕاستپاردەکانت هەڵەیە کەواتە سیاسەتەکەش بە خراپی بەڕێوە دەچی و بە خراپی ئەنجام دەدرێت. هەڵەی بژاردەگیری طبعا یەک لەو هەڵە گەرە زۆرانەی کە ئەنجام دەدرێت هەڵەی بژاردەگیری یاخود سامپلینگ ئێرارە یعنی سامپلینگ ئێرار زۆربەی هەرە زۆری ئەبحاسانی کە دێتەکەنمان حتاکو لە گۆڤاریش سامپلەکەیان بەغەڵەت دەرهێناوە و ئاخر شت کە هەموو داتاکەی کۆ کردەوە هەمووی خلاص کرد هیچ مەزالی تێدا نەما ئەو جەدێتە لای ئامارناسەشی دەڵێ یاخود احتیمال نەستەکەن ئامارناسیش بێتن دەڵێ کاکە و داتایان لۆ شیکەوە چکە بەخۆی نازان شیکردنەوەی لۆ بکاتن زۆربەی هەرە زۆری ڕێزم هەیە زۆربەی هەر زۆری ئەو توێژەرانەی چ لە زانستە چ لە با بڵێن لە بواری زانستی بن یان لە بواری مرۆڤایەتی بن بەخۆیان ناکەن یعنی خاستە مرۆڤایەتیەکان بەخۆیان ناکەن کەسێک کەلویان ئەنجام دەداتن ئەو کاتی ئەو سامپلینگەکەی کردیە و احتیمادن لەسەر خۆی و مشرفەکەی خۆی یاخود خۆی و برادەرەکانی خۆی ئەو سامپلینگیان هەڵبژاردووە و هەر شتێک کە مەباسی دەکەن گاربێژ ئاوت هەر شتێک با بڵێن زبڵ بستە ناو مەچینەی زبڵ بستە ناو سیستەمی زبڵیش دێتە دەرێ. هەڵەی بژاردەگیری یاخود سامپلینگ ئێرەر یەکێکە لەو کێشانێک کە کاریگەری ڕاستەوخۆ دەکاتە سەر ئەنجامەکانی توێژینەوەی ئەکادمیدا چونکە گەشتاندنی ئەنجامەکان بۆ هەموو کۆمەلگە دایمەن ئەمە لەو سامپلی وەردەگرین باش لەوە هەموو کۆمەلگایەکە وەرناگرین ئێمە هەموو کۆمەلگایەکەمان پێ وەرناژرێت تەنها حکوومەت یاخود تەنها ڕێکخراوی زۆر زەبەلاح دەتوانی هەموو کۆمەلگا وەرگرێت یعنی ئێستامە 2024 سەرژمێری گشتی کرا لەسەر هەموو عێراق وەرە سەرژمێریەکە کەم و کوڕیەکی زۆری هەبوو بەڵام ئەنجام درا شتێکی باش بوو ئەنجام درا بە هەموو کەم و کوڕیەکانەوە کە حکوومەتی عێراقی لێرە باز دەکەم حکوومەتی عێراقی دەستێکی زۆر خراپی تێدا بوو بەڵام کرا باشە ئەو هەم کۆمەلگای وەرگێ ئایا من وەک توێژەرێک دڵشاد بۆتانی یاخود دکتۆر هیمداد یاخود هەر کەسێکە دەتوانێت هەموو کۆمەلگا وەرگێ نەخی ناتوان هەموو کۆمەلگا وەرگێ کەواتە پەنا دەبینە بەر چی پەنا دەبینە بەر سامپڵ ئەو سامپڵە دەبێ بە شێوازێک هەڵی بژێرم کە نوێنەتی هەموو کۆمەلگا بکاتن ئەگەر نوێنەتی هەموو کۆمەلگا نەکاتن کەواتە من چم کرد کەواتە من سامپڵەشی خراپم هەڵبژار بەهەڵا سامپڵەکەم هەڵبژار کە بەهەڵەش سامپڵەکەم هەڵبژار کەواتە ئەو بژاردەیە یاخود ئەو سامپڵە نوێنەراتی ڕاستەقینەی کۆمەلگا ناکاتن بۆ نمونە قەبارەی نمونە یاخود قەبارەی بژاردە قەبارەی بژاردە بەکارهێنانی بژاردەی زۆر بچووک کە نوێنەراتی هەموو کۆمەلگا ناکات یعنی ئێستا کە حالیە طبعا بژاردە وەرگرتن لە احتیمال دەکاتە سەر ئایا تۆ لە چ بوارە کار دەکەی ئەگەر لە بواری مرۆڤایەتی بی شتێکە ئەگەر لە بواری پزیشکی بی شتێکە ئەگەر لە بوارش یعنی لۆ چکە هەندێک شت هەیە وەکو بڵین قەیدمان دەکە ناتوانین ئەمە سامپڵی زۆر وەرگرین یعنی بۆ نمونە دکتۆرێک احتیمالە لەسەر با بڵێن جەستەی ئینسانە ئیش بکاتن و نەخۆشیەکەش زۆر دەگمەن ناتوانانی ئەوەندە سامپڵە زۆری وەرگری کەواتە سامپلینجیوی جیاوازە لەگەر کەسێک کە لە علمی نەفسی کار دەکاتن یان سامپلینجیوی جیاوازە لەگەر کابرایە کە لە کارجێڕی کار دەکاتن یان قوتابی کارجێڕی یاخود با بڵێن لە کۆلێژی زانستە ئەوان هەرێک لەوانە جیاوازن بەڵام بەعام ئێمە دەڵێن ئاگادار بە هەرچەندی پێت کرا نمونەکەی خۆت گەورەترکە یاخود کابرا چ دەکاتن یعنی بۆ نمونە دەچی تەنها نمونەیەک وەردەگری لەو شوێنێک کە لە خۆی نێزیکە یعنی بۆ نمونە کابرا مامۆستایە لە زانکۆی ڕاپەڕین دەچی ناچی زانکۆی ڕاپەڕین ژوەر ناگری باوەڕ بکە دەزانین چ دەکاتن تەنها دەچی بەشەکەی خۆی وەردەگریتن و دەچی ئەو نەتیجانەی کە لۆی دەرچووە گژیری دەکات لەسەر هەموو کۆمەلگا
باشە کاکە گیان تۆ تەنها بەشێکت وەرگتووە لە زانکۆی ڕاپەڕین چۆن دەتوانی گشتگیری کەی لەسەر هەموو زانکۆکان بۆ نمونە چۆن دەتوانی ئەو کێشەیە کە باست کردووە لە ناو توێژینەوەکەی خۆتدا چۆن دەتوانی گشتگیری کەی لەسەر هەموو ئەو کۆمەلگای خود با بڵین گشتگیری کەی لەسەر کۆمەلگای ڕاپەڕین ناکرێتن کەواتە ئەو کاتی تۆ هەر لە بناغەکەیەوە بناغەی کارکردنەکەت هەڵەیە کە بناغەی کارکردنەکەت هەڵەبوو یەکەو سەر کابرا مباشرەتەن هەر بەس تەمەشای دەکاتن بەخۆی ناسە ناو مەوزوعەکان بەس تەنها ئەبستراکتەکەت دەخینتەوە پوختەی توێژینەوەکە دەخینتەوە مباشرەتەن ڕەفزی دەکاتەوە یعنی هێشتا نەچووتەکەن لای هەستەنگەنێرانیش مباشرەتەن هەر لە لای با بڵێن سەرۆکی گۆڤارەکە ڕەفز دەکرێتەوە ڕەفزەکەش چییە دەڵێ کاکە تۆ نمونونەکەت بە شێوازەشی هەڵبژاردووە تۆ قەبارەی نمونونەکەت با بڵێن 50 کەس بووە ئەسڵەن کۆمەلگایەکەت 1 ملیۆن کەسە چۆن دەبێت تۆ با بڵێن کۆمەلگایەکەت 1 ملیۆن کەس بی لەو 1 ملیۆن تۆ 50 وەرگرتیە مالعلم ئەو کێشەیەکە تو کاری لەسەر دەکەی تقریبا احتیمالە 200,000 300,000 ئەم کێشەیان هەبیتن باشە تۆ چۆن دەتوانی 50 کەسی گشتگیرکە لەسەر ئەو 300,000 کەسەی ناکرێتن کەواتە لێرە ئێمە هێشتانەکە ماڵەکەمان دروست نەکردێ لە بناغەکەیەوە ئێمە دەبێ ئاگاداری خۆمان بین کە چۆن ئەم بناغەیە دروست دەکەین بناغەکەش سامپلینگەکەیە ئەوە یەک دوو تۆ سامپلینگەکەت احتیمالە هەندێک جاران شێوازی سامپلەکە دەبێ هەرەمەچی بیتن تۆ چتینە هەرەمەچی وەرگرتووە تۆ بۆ نمونە کابرایەک کار لەسەر ڕاو سەرنجی ئەو کەسانەی کە کارمەندن لە پێشانگایەکانی سیارە بۆ نمونە باشە ئەتوو یەکەو سەر دەچی فۆرمەکەی خۆت یاخود با بڵین دراست توێژینەوەکەی خۆت دەچی تەنها دەدەیە ئەو کەسە ئەو معرەزانە یاخود ئەو پێشانگایانەی کاتو دایان ناسی باشە دیوانێک کە نایان ناسی یاخود دەچی تەنها دەیدێ ئەو شوێنانەی کە لە تو نێزیکن یاخود تەنها دەچی لە هەولێری بڵاوی دەکەی باشە ئەدی سلێمانی ئەدی دهۆک ئەدی هەڵەبجە ئەگەر هاتوو تۆ با بڵێن دەبێ ئەو شوێنان هەموو وەرگری ئەگەر هاتوو تۆ کۆمەلگایەکەت هەموو کوردستان بوو ئەگەر دەڵێ کاکە هەولێر و قەیناکە چێشەمان نییە بەڵام ئەگەر هەموو کوردستان بی کەواتە ناکرێت بچی تەنها هەولێری بۆ نمونە وەرگری یاخود با بڵێن تۆ توێژنەوەکەی تو دەبێ شێوازی بژادەگیریەکە شێوازی سامپلینگەکە دەبێ ئەسڵەن ناهەڕەمەچی بیتن یعنی نابێ هەڕەمەچی تێدا بیتن ئەتوچی بە هەرەمەچی وەرگرتیە کەواتە دیسانە کەڵات کردووە باشە لە ئەنگری لە هەڵبژاردن ئەومان باس کرد هەڵبژاردنی نمونەیەک یاخود بژادەیەک کە بە شێوەیەکی هەڕەمەچی نییە و تەنها لە ئەنگریەوە باسم کرد و گەشتاندنی هەڵا بەکارهێنانی ئەنجامی گروپێکی تایبەت و چەسپاندنی بەسەر هەموو کۆمەلگا ئەوەشمان باس کرد لێرە ئێستاکە ئەو وێنەیە پۆپیلەشنەکەمە من سامپڵەکی هەر دەبژێرم ئەوەیە کەوسە دەبتە بژادەگیری بۆ نمونە احتیمالە فەرەزان من لە 100 کەسی 10 کەسی هەڵدەبژێرم ئەوە بەو شێوازە دەبیتن بەڵام ئاگادار بە زۆر جاران هەندەشت هەیە تۆ ڕادەگریتن و ناتوانانی سامپڵەکی زۆر وەرگری بۆ نمونە ئەوانەی پزیشکی زۆر هەندێک جاران دەڵێ ئیلا من دەتوانم 10 سامپڵی وەرگرم ناتوانم چونکە هەر سامپڵێکی احتیمالە بە 20 وەرەقە بیتن 30 وەرەقە بیتن 30 گەڵا بیتن ئێوە کاتی کابرا فەقیر هەر کەسیش پشتگیری ناکات یعنی ڕێزم هەیە لە وڵاتانی خارج کابراکی تەڵەبەی دکتۆرا بیان ماستەر بیتن چەندین شوێن دەستی دەگرن یاخود با بڵێن سپۆنسەری دەکەن و ئەو پارەی کە سەرفی دەکاتن یەکەو سەر ئەوان سپۆنسەری دەکەن بەڵام سوودی خۆشیان تێدا دەبیتن کەواتە لێرە کە من دەتوانم بڵێم احتیمالە لە 100 کەس زیاتر لەناو ئەو وەبینارەیە على لەقل توانیم بگەم ئەو 100 کەسەی پێیان بڵێم ئاگادار بن شتە سەرەکیەکەت لە سامپڵیەوە دەست پێ دەکاتن سامپڵەکەت ڕاز نەبیتن لە ئەساس ئەو توێژینەکەت ڕەفز دەکرێتن کەواتە هەڵب ئەوە هەڵەکی زۆر باوە هەڵەکی یەکجار باوە و حتا لە گۆڤارەکەشمان گۆڤاری زانکۆ زۆر جارن ئەو تووشی ئەو کێشەیە دەبین باش دێنە سەر هەڵە با هەڵەشکی باویتر کە پەیوەستی بەرامبەر هۆکار correlation versus با بڵێن causation باشە پەیوەستی correlation احتیمالە زۆربەی هەر زۆرتان چکە ئێوە زۆرتان با بڵێن ئەکادیمینە
زۆرتان زان کۆڕلیشن چیە یاخود پێیوەستی چیە پێیوەستی مابینی نێوان گۆڕاوەکان یاخود دوو گۆڕاوی سێ گۆڕاوی دیاری دەکات بەڵام ئەوە ناسەلمێن کە ڕووداوێک دەبێتە هۆی ڕووداوەشتر یعنی ئێستا کە ئەمن کۆڕلیشن یاخود پێیوەستی پێم ناڵێتن کاکە ئەم گۆڕاوە تەسیری دەم گۆڕاوی دەکاتن یاخود ئەم گۆڕاوە دەبێتە هۆکاری ئەم ڕووداوە یاخود گۆڕاوێک دەبێتە هۆی گۆڕاویشتر ئەوم پێ ناڵێتن کۆڕلیشن ئەو شتم پێ ناڵێتن شتیتر ئەو شتم پێ دەڵێتن باشە بۆ نمونە ئەو وێنەیە تایپس ئۆف کۆڕلیشن طبعا کۆڕلیشن دەما پۆزیتیڤ کۆڕلیشنمان هەیە نێگەتیڤ کۆڕلیشنمان هەیە ئەگە بێت و دوو گۆڕاو لەگەر یەک بڕۆن با بڵێ هەرچەند ئەو گۆڕاوە زیاد کاتن ئەو گۆڕاوەش زیاد دەکاتن ئەو پێ دەڵێن پۆزیتیڤ ئەوە دی پێ دەڵێن نێگەتیڤ ئەو نایەمە سەری بەڵام ئەوە مجرد کۆڕلیشنەکە پێ دەڵێ عیلاقە هەیە لە مابینی ئەم دوو گۆڕاوە بەڵام لە هەمان کاتە وێنەی دووەمیان چیە زۆر زارم وێنەی باز دەکەمەوە زۆر زارم باز دەکرێتن دەڵێ عیلاقە هەیە لە مابینی چێ لە مابینی ئایسکریم خواردن و لەگەر نقمبوونی کەسانێک لە ناو ئاوە یعنی ئێستا کە حالیە ئەو کابرای هەرچەند کەسان با بڵێ مۆڵەتی زیاتر بخۆن احتیمالە زیاتر خەڵکەکە نقمی ناو ئاوێ دەبیتن ئایا ئەوە ڕاستە بڕۆ داتای بینە لەگەر یەکدا بنێ بالفعل کۆڕلیشن هەیە بەڵام ئاگادار بە ئەوە احتیمالە گۆڕاوە چکە هەیە گۆڕاوە چ ضمنیە گۆڕاوەکە کە ئاگادار نی ئەویش گۆڕاوی چیە گۆڕاوی تمپرێچەرە لۆ چونکە هەرچەند با بڵێن تمپرێچەر زیاد کاتن یەکە سەر خەڵکەکە زیاتر مۆڵەتی دەخوا و خەڵکەشی زیاتریش دەستە مەلەوانی کە دەستی مەلەوانی دەکاتن کەواتە ڕێژەی خنکانیش زیاد دەبێتن وایانە کەواتە من ئێستا کە حالیان چم بەکارهێنا تەماشاکە تا ئێستا کە هەمووی دۆنگ و زۆر بەسیتە زۆر زاریش ئاسانە لەلاتان هەمووی دەرێ دکتۆر شادەوە باسی دەکات بەڵام خواردنی ئایسکریمەکە لەگەر نقمبوونی ئەو کەسە هەردووچیان لە هەمان کاتە ڕوودەداتن وایانە هەردووچیان کابراە احتیمال لەسەر زەی کەڵەشێوە ڕاوەستە مۆڵەتی دەخواتن و کەسێک شدێ و مەلەوانی دەکاتن لە ناکاو دەخنچێ وایانە ئەمە دەبی بڵێن ئاگادار بە ئەوەی با بڵین هۆکا ئەوە هۆکار نییە ئەوە بەڵکو کۆڕلیشنە بەڵام چ شتێک بۆ هۆکاری خنکانەکەی تمپرێچەرەکە بۆ هۆکاری خنکانەکەی کەواتە تمپرێچەرەکە وەجار ڕوودەداتن بەرز دەبێتەوە واتە هاتەمشە کۆزەکە ئەو وەجار ڕوودەداتن ئەوجا ئیفێکتەکە دەبیتن ئەوجا نقمبوونەکە ئەوجا خنکانەکە ڕوودەداتن ئەوجا با بڵین کابرا ئەوەی زۆر دەخواتن ئایسکریمی زۆر دەخواتن لێرە تەماشایکە کابرا جیاوازی نەکرد لە مابینی کۆز و ئیفێکتی نەزانێت ئەسڵ نەیزانی کۆز چیە ئیفێکت چیە وایانە یعنی ئەو ڤارێبڵانەی کە هەتا کە هۆکاردا زۆر زار دەڵێ کاکەم دوو جۆرە ڤارێبڵم هەیە ئیندیپێندنت ڤارێبڵم هەیە دیپێندنت ڤارێبڵم هەیە وایانە یعنی واتە گۆڕاوی پشتبەستوو بە و گۆڕاوی سەربەخۆ ئەو گۆڕاوە سەربەخۆیانە پێشی گۆڕاوی پشتبەستووەکە ڕوودەداتن بەڵام ئەو کابرای شتەی نەزانیە یەکەوسەر چوو یەکەوسەر داتای ئایسکریمی هینا لەگەر داتای خنکانی لەناو ئاوێ هینا و یەکەوسەر لێژی دا و علاقەکەی دۆزیەوە گوتی علاقە هەیە تا بڕەوە بەڵام حسابی ئەوەی نەکرد ڤارێبڵشکە هەیە کە ئەوە کۆزە ئەساسیەکەی ئەوە کۆزە تەسیرە ئەساسیەکەیە کە ئەویش تمپرێچەرەکەی کەواتە من دەبێ ئێستا کە حالیەن بزانم چیانم ئیندیپێندنت ڤارێبڵە و چیانم دیپێندنت ڤارێبڵە زۆر جاران توێژەر ئەو شتە نازانی ئەسڵەن نازانی دەڵێ دکتۆر وەڵام نازانم چیان ئیندیپێندنت چیان ئیندیپێندنتە مجرد کوێشنیارە چالەجەیەکی هینایە تەحلیلاتەکەی خۆیان لێ دەکەن یاخود گۆڕانکاریان لێ کردیە نوێکاریان کردیە یاخود چات جی پی تی دایتی یاخود AI دایتێ و بەبێ ئەوەی بزانی چ ڕوویدایە و چ ڕووی نەدایە کەواتە لێرە من ئێستا کە حالیان زانیم کە با بڵین ئفێکتیڤ ڤارێبڵەکان ئەو وەجار ڕوودەداتن ئەو دوایە ریزەڵتەکە دەبێتن کەواتە وای و ئێکسەکە ئەو وەختی ئەم دەزانم چیان وایە چیان ئێکسە ئۆکەی بەڵام کۆڕلیشن شەشی ئەتیادیە من دەتوانم بە زووترین کاردۆتانی باسکەم لە هەمان کاتەش عینەن ئەمە ئێستا کە حالیان باسی با بڵین دەرێما کرد تۆ لە ئەگە بێت و تەجروبەشی دەکەی لە ناو مختبەری وایە یانە ناو لابۆراتۆری تەجروبەی دەکەی هەتا تەجروبەکەی ئەنجام نەدەی هەندە شتی ئیزافە نەکەی هەندە شتی کەم نەکەی تەسیرەکەت لۆ دەرناچیتن
کەواتە ئەو شتانی کە ئیزافە دەکەی ئەوانە ئیندیپندنت ڤارێبڵەکانە، ئەوانە کۆزەکەنە، وا دەکەن کە نەتیجەکەت لۆ دەربچی پاش چەند ساعتشکە یاخود پاش دەمەچکە نەتیجەکەت لۆ دەردەچی. کەواتە ئەوەش زۆر جاران کەسانێکمان هەیە تووشی هەڵە دەبن لە مابینی کۆز و ئفێکتەکە یاخود دیپندنت ڤارێبڵەکە. دێمە سەر پی هاکینگ. نازانم تا چەند ئەوەی دەزانن، بەڵام پی هاکینگ ئەوە زۆر جاران ڕوودەداتن لە لای توێژەران و تووشی دەبن. ئەو پی هاکینگە یاخود پێ دەڵێن هەڵکردنی داتا وەخود داتا دریجینگ یاخود ڕاوکردنی داتا فیشینگ یاخود سیخۆرکردن لەسەر داتا سنوپینگ بریتە لە خراپ بەکارهێنانیشیکردنەوەی داتا بۆ دۆزینەوەی تەنها و ئەنجامانی کە گرنگن لەلایەنی ئامادەوە. چەکە کابرا دەچی ئەوها دەینی ئەوها دەبا یەکەوسەر پی ئۆهۆ پیڤالیۆکەم دەرچووکە بچووکترە لە 0.05 تەواو گەشتمە نەتیجەکە ما دکتۆر مامۆستا گەشتمێ یاخود دەچی یەکەوسەر بەحسەکەی خۆی دەچی دەداتە با بڵێن ئەو گۆڤارەی وڵا گۆڤارەکەی کەسە ڕەفزی دەکات لۆکە گۆڤارەکە ڕەفزی دەکات چکە تو داتا فیشینگت کردیە چونکە تۆ دات پی هاکینگت کردیە چووی بۆ نمونە احتیمالە چەندین گۆڕاوت هەبووە ئەو گۆڕاوانە هەموو لەگەر با بڵێن وایەکەی بەکارتینایە یاخود با بڵێن علاقە نەمابین چووی تەنها ئەو نەتیجەت دانایە کە پیڤالیۆکەی بچووکتر لە 0.05 یاخود بچووکتر لە 0.01 ئێ باشە ئەدی ئەوانی تر نەتیجەکانی هەموو شاردیتەوە لۆ شاردیتیەوە چکاوانە دەڵێت نەتیجەی خراپن تەسەوری ئەوەیە کە خراپن و نابی بڵاوی ئەگە بێت و نەتیجەکان دابنێم یەکەوسەر ئەوە با بڵێن ناگەمە و ئەنجامەی کە ئەمن ویستتم و لەبەر هەندێ من دەیشارمەوە. ئەوە یەک لەو شتانەیە کە بەڕاستی توێژەر تووشی دەبیتن. ئەو دەچ دەکاتن بۆ نمونە داتا بچوو با بڵێن 100 داتای کۆ کردەوە یاننا سگنیفیکەنت نەچوو چ بکەم باشە چم کوڕە دیاڵە دێسم دیاڵە لە دەزیاتی سەتی دیکەمە 120 ئەو جارە ئەو 120 دیسان دەسم تەماشای دەکەم زانم پیڤالیۆکە چەند دەرچوو ئۆ ناوەڵەوە سگنیفیکەنت نەبوو دیسانێک زیاد دەکا ئەوها تەماشایکە هەر هەڵ داتای هەڵدەکەنی یان داتای دەردەینیتن کو ئێستا کە ئەمە دەچین با بڵێن خاکەناسی دێنین هەر لە عادیە دەین خۆڵی دەردەین ئەوی شەرعین هەر دەچی داتای دێنی داتای دەری بەشکم کە داتایەکە زۆر بوو مباشەرەتەن من احتیمالات سگنیفیکەنت دەبی لۆ من باشە. ئەمەش لە ڕێگەی ئەنجامدانی زۆرترین تاقیکردنەوە تەنها بڵاوکردنەوە ئەو ئەنجامانی کە سەرکەوت دەبین باشە. و لێرە ئەو کێشەیەک توش بووە باشە هۆکارەکەی چییە ئەو پی هاکینگە ڕوودەداتن و چ بکەین باشە لۆ ئەوەی ئەو پی هاکینگە نەمینێتن بەس تخواکە با پێشی هەپی هاکینگەی ئەو چ بکەین باشەکەی باسکەم با ئەو نمونە واقعیش باس بکەم دەڵێ ئەوە بخۆی من نەدەزانیەوە دانانی ئەو پرزنتێشنەی ئەوم دیتەوە دەڵێ لە 2015 فێڵی دابەزانی چێش بە شکوڵاتە یان دەی چەند شکوڵاتەی بخۆی چێش دادەبەزی ئەوە توێژینەوەیە لەسەر کردیە کاکە دەڵێ لە 2015 لە ساڵی 2015 کە تێیدا 18 گۆڕاوی جیاواز لەسەر بژاردەیەکی بچووک بەکارهێنران بۆ ئەوەی بە زۆر بڕی پیڤالیو بخەنە خوار 0.05 ئەمە ژوای لە میدیاکان کرد بڕوا بکەن خواردنی شکوڵاتە دەبێتە هۆی دابەزاندنی چێش ئەوە بەحسە و کرایە و ئەنجامەکانشی بدەرچووە و گوتیان وڵە کاکە ئەمە لۆمان دەرچووکە هەرچەند شکوڵاتی بخۆی ئەوەندە چێشت دادەبەزیتن مالعلم چیان کردەوە حی لە بازانە کەسە 18 داتایی 18 گۆڕاوی ئەولایان هینا بوو ئەوەی کە سگنیفیکەنت نەبووە لایەن بردی بزیریان کردیە ئەوەی سگنیفیکەنت دووە بەرزیان کردیتەوە پیشانی خەڵکیاندایە تەواو بڕاو و بەچێ بە بەکارهێنانی چش بەکارهێنانی بژاردەیەکی بچوو کەواتە یەک نەتوانی نوێنەراتی کۆمەلگاکەی خۆی بکاتن ئەو داتایە ناچوود هەموو داتای هەموو گۆڕاوەکانشی پیشاندە لۆ چکە هەموو گۆڕاوەکانی پیشان بدابایە احتیمالی هەبوو لە 18 گۆڕاوی 15 بلێتن کاکە شکوڵاتەوە ناکاتن کە چێش بینتە خوارێ تەنها 3 گۆڕاو احتیمال هەبوو بڵێتن کاکە شکوڵاتەوە دەکاتن چێش بینتە خوارێ ئەو چی کردێت تەنها 3 گۆڕاوەکەی پیشاندە ئەم نەتیجەکانی پیشاندە
بە هەمان شێواز ئەوەی لە تەلەڤیزۆنەکان ڕوودەداتن دەڵێ تەلەڤیزۆنی فلان تەلەڤیزۆنی ئێکس گۆتی بە پشتبەستن بە توێژنەوەیەکی زۆر باش و باوەڕپێکراو دەرچوو کە ستەم لە ئەو کەسانە دەکرێتن و نازانم مالعلم نمونونەکەی چی نمونونەکە احتیمالە بەس ئەوەکەی خۆیتی لە وبسایتی تەلەڤیزۆنەکەی خۆیتی احتیمالە هەموو نەگەش 100 کەسیش ئەوە چەندین جار ڕوودەداتن ئەوە نەک لە کنەمەش ڕوودەداتن ئەوە لە هەموو لە زۆربەی هەرە زۆری وڵاتانی خارج ڕوودە لۆ چکە هەموو خەڵک ئاشنای ستاتستیکس نییە هەموو خەڵک نازانی ستاتستیکس کوو بەکاردێ و کوو بەکار نادن هەموو خەڵک نازانی ئەو توێژینەوانەی کە ئەنجام دەدرێتن ئایا بناغەکەی داتایە بناغەکەی داتانیم زۆر دلکاکە توێژنەوەک ئەنجام درایە پرۆفیسۆرێک ئەنجامی دایە هەڵا و نازانم چوو ئەو نەتیزانێ بەدەستکەتیە باشە یاخود با بڵێن زۆر جارە توێژنەوە ئەنجام دەدرێتن بە پشتبەسن بە 20 سامپڵ یاخود توێژنە ئەم ناڵم ئەگە سامپڵ دەلم لەلایانی پزیشکی مشکلەمان نییە پزیشکە هەندە جار هەیە تۆ ناتوانانی سامپڵ بەڵام توێژنەوەی تر هەیە تو توێژنەوە لەسەر جگەرە کێشان توێژنەوە لەسەر تەلاقدان یعنی تو لۆ دەچی من 70 کەسی وەردەگری 100 وەردەگری کاکە گیان بڕۆ زیاتر وەرگرە لێرە من پی هاکینگ یعنی بالفعل ئەو کابرایە بووتە هەکەر ها ڕسمی یەکەم کە پیشاندا کابرایەکە بەکەی خۆی پیڤالیۆکەی دەگۆڕی ئەوە ڕسمی یەکەم بوو یەکە سەر بەخۆی دەرە کابزە دەی با ئەوەکەی خۆم باوێم سنارەکەی خۆم بایم بزانم ئەی پیڤالی کامە پیڤالی لە 0.05 چوو ئەیدەنەوە هەیە بالفعل ئەوە ڕوودەداتن لە ناو ژیانی واقعی توێژەران ئەوەش یەک لە هەڵە باوەکانە باش چ بکەین باشە یەک دەبی سامپڵەکەمان لە خۆڕا داینەن یعنی لە خۆڕا نەچم زیادی کەم ئەسڵەن زۆر جاران هەمووتان جێتە زۆر بە هەرە زۆری ئێوە جێتان لێبوو دەڵێ کاکە ئاگادار بە هێشتانەکە توێژینەوەکە داتەکۆکنەوە دەست پێ نەکردیە دەبی ئەتو ئەو وەجا سامپڵەکەی خۆت دیاریکەی کەواتە دەبی ئەتو جارێ زوو بڵێ کاکە n equal to 150 n equal to 300 n equal to 45 و دەبی پشڕاستیشکەوە ئەوە چۆن ئەتو ئەو 150 بەدیارکەتێ باوەڕ بکەن تا ئێستاکە ئەو توێژینەوانەی کە ئەوە 2 ساڵە لەگە دکتۆر هیمدادیمە ئەبحاسەکانی خۆمان بەخوای بە پەنجەی دەست دەشمێدێ ئەوانە کە گوتیان سامپڵەکەیان وەرگرتیە و احتیمادیان لەسەر شێوازێکی علمی کردیە يعني ئێستاکە حالیان ئەوەندە پرۆگرام زۆر بووە یعنی باز ناکرد یەک لە پرۆگرامانە کە من پێتانی دەڵم بەکاری بینن جی پاوەر شتێکی زۆر ئاسانە و بە بەلاشە بڕۆ بەکاری بینێ یەکە و سەر پێت دەڵێ سامپڵەکەت دەبی چەند حەسڵەن هە زۆر یعنی سامپڵەکەت بەس پێ بڵێ چ جۆرە ئامارێکی بەکات جۆرە تێستێکی بەکاردێنی یعنی ئێوە ئاگادار بن تووشی ئەو هەڵەنێن کە تو داتاکەت خۆ کردەوە ئەو زە بڵێ وڵەکە کە سامپڵەکەم کەمە باس نەخێر دەبێت سامپڵەکە دیاری کردبی دەبێت و هەتا کۆش دیاری کردی کە چ شێوازەی ئاماری بەکاردێنی یعنی ئەوە نیە بڵێ لە ئاخر کە وڵەکە ئەو دەچم ڕگرشتنی بەکاردێن ئەو دەچم فاکتەر ئەنالیسیسی بەکار ئەو دەچم نەخێر دەبی ئەتو هێشتانەکە داتات کۆ نەکردەوە دەبی ئەو شێوازان هەموو بزانی کە داتایەکە چەندە وەت شێوازەی ئاماری بەکاردێنی چ تێستێکی بەکاردێنی ئەگە نەزانی کەواتە تووشی هەڵەی زۆر دەبێت ئەوە دوو سێ بێزگە لە جی پاوەریش ئێستا کە چەندین سایت هەیە بەس موسە سامپل سایز ئۆنلاین یەکە سەر پێ دەڵێتن و سامپل سایزەکەی دەدۆزیەوە کەواتە ئێستا ئیشەکان زۆر ئاسان بووە باشە لەوە مەترسێ زایدەنەکە هەتاکو ئەوەت بەکارهینە جی پاوەرت بەکارهینە نازانم چێ هەر نەتزانی دەتوانانی ڕۆژە لە ڕۆژان سەردانی کابرایکی بکەیت ئامارنازبی ئامارزانبی و پێ بڵێ کاکە من سامپڵەکەم بۆ شێوازە وەرگرتیە و احتیمادم لەسەر ئەو تەوەی کە دی ئایا ڕاستەیانە و هەتاکو لە خۆتیش باشە چکە توێژینەوەکەت باوەڕ پێکراو دەبی و هەتاکو لە ناو توێژینەوەکەش باسی ئەوەی دەکەی کات و ڕاوێژکاری لەگەر اختصاص خۆت کردیە و لەگەر اختصاصی ئامارناسەکان کردیە و تەواو بڕاو اوكي باش اما هاكينج مانخين بي هاكينج بەڵام ئەو زارە دەڵێم هاركينج ئەوە شتێک لە هەڵە باوەکانە ئێستا کەش پێتان دەڵم کە بزان ڕاست لیانە هاركينج چییە کاکە هاركينج بەمانەی گریمانەکردن دوای زانینی ئەنجامەکان بالفعل وایە دەڵێ hypothesizing after the results are known يعني HARK ئەوە دەبێتە هاركينج هارك ئەو ئینجەکە و ئینگلیزیەکەیە کەواتە
دەچیت گریمانەکەی دادنێ پاشۆی نەتیجەکان بەدەستکەت کو نەتیجەکانی بەدەستکەتیە ئەوه وڵی نەتیجەکەم ئەوها بەدەستکەێت بە هایپۆتسیشدانم حەسەب ئەو نەتیجەکە لەم دەرچوو ئەو پیڤالیۆکەی ئەو دەلم کاکەمیش گریمانەکەوان نەخێر نابیتن کو گۆتم لە تازە پێشدەمێ گۆتم سامپڵ سایزەکە دەبی دیاریکەی پێشی ئەتوو داتەکۆکردنەوەکە دەست پێ بکەی عینەن بە هەمان شێوە هێشتانەکە تو بەحسەکە دەست پێ نەکردیا دەبی ئەتوو لەگەر مامۆستایەکەی خۆت و یاخود بەخۆ دەگە توێژەرێکی بتەنێ دەبێت و هایپۆتسەکانی خۆت دیاری کردی بیتر دەبێت ئەتو کو ئایمەکەی خۆت دیار دەکەی کو ئامانجەکەی خۆت دیار دەکەی بە هەمان کاتش دەبی گریمانەکانی خۆتیش دیاریکەی لۆ چکە هەتاکو تو شێوەی نەوی بڵۆ کاکە من گریمانەکەی دادەنم حەسەب ئەو حەسەب ئەو نەتیزانەی کەلۆ دەرچووە چۆن ئێستا بۆ نمونە ئەمن هایپۆسی ئەیم هەیە باشە دەڵێ کاکە جگەرا کێشان با بڵێن تەسیر لەسەر کەمکردنەوەی تەمەنی بەشەر ناکاتن بۆ نمونە دەچی توێژنەوەکەی خۆی دیزاین دەکاتن و داتای کۆ دەکاتەوە شیرکردنەوەی لۆ دەکا و نەتیجەی لۆ دەردەچی بە قورعان ویک ئیڤیدنس یعنی واتە نەتیجەکەم ئەوە دەرنەچوو سیگنیفیکەنت دەرنەچوو چ بکەم باشە ئەو باسم هەندێکشکە داتا بینم هەندێکشکەم داتای وەڵڵا کاکە بە هایپۆتسیشکەش دروستکەم هایپۆتسیس بی دروست دەکەم ئەو جارە تحلیلاتی زیاتر دەکەم ئەو نەتیجەی زیاترم بەدەست دەکەم وەڵڵا نەتیجەکەم لۆ دەرچوو ئەوە سیگنیفیکەنتە ئەوەش سیگنیفیکەنتە تەواو ئێوە چ ئەتوو هەڵەیەکی زۆر گەورەت کردیە ئەوە پێی دەڵێن پارکینگ چۆن ڕێگری بکەم دائیمەن ئەو هایپۆتسانە کە دای دەنێ دەبێ پشتی بە شتێک بەستی یعنی ئەوە لە خۆڕاتۆی پایسەکان دابنی ناکرێ ئەوە نابی لە خۆڕات و یەکە سەر پێست دەبی پشتت بۆ نمونە با تۆمارەکانی راپۆرتە تۆمارکراوەکان کرد بیتن یعنی بۆ نمونە کابراایەک توێژینەوەی کردیە یاخود یەک لە بەڕێو بەرایەتەکانی حکوومەتە یاخود یەک لە با بڵێ ڕێکخراوە جیهانیەکانە ڕێکخراوە خۆماڵیەکانە پێشنیاری توێژینەوە گریمانە دەکەن و گریمانەکان پێش کۆکردنەوەی داتا هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت و یاخود ڕاستپاردەی کەسی شارەزە لە کاتی دارانی گریمانەکان بکەیت کەواتە تۆ ئەو کاتێک کە گریمانەکان دەکەی دەبی یەک پشتت بە شتێک بەستی بیتن و هەروەها بچی کەسی شارەزا هەیە لە دانانی گریمانەکان مامۆستاتە کەسانی ترە ئامارناسە وەرە کاکە و گریمانانەم دانایە تەواوە یان تەواو نییە ئەوجا ئەتوو دەچی دەست بە کارەکەی خۆت دەکەی ئەوەشیان پێی دەڵێن هاکینگ جیاوازی سیمپسۆن یاخود با بڵێن سیمپسۆن پارادۆکس ئەوەش ڕوودەداتن دیاردەیەکی ئاماریە کە پەیوەندیەک لە نێوان چەند گروپێکی داتا دەبینرێت بەڵام کاتێک گروپەکان تێکەڵ دەکەی ئەوەش ینی باحث تووشی ئەو کێشەش دەبیتن ئەویش ئەوەیە دەڵێ کاکە جیاوازی هەیە مابینی با بڵێن تەسیری جگەرە کێشان لەسەر دڵ لۆ ئافرەت بەتەنێ کێش ئەو هەیە یعنی علاقە هەیە لۆ پیاویش بڵێ علاقی بەڵام کە دەچی هەموو سامپڵەکەی دەکەی ئافرەت و پیاوەکان لەگەر یەکدا دەنێی دەچی تەماشا دەکەی ئایا جگەرە کێشان تەسیر لە دڵ دەکاتن یان دەبین تەسیری نییە ئەوە پێی دەڵێن سیمپسۆن پارادۆکس و هۆکاری ئەم دیاردەیە چییە پشتگوێخستنی گۆڕاوی ترە و هەروەها دابەشنەکردنی داتای گروپەکان بە یەکسانی وەیە من لەگەرتم هەندە جاران ناتوانین داتایەکان بە یەکسانی دابەش بکەیت بەڵام ئەم سیمپسۆن جیاوازی سیمپسۆن یاخود سیمپسۆن پارادۆکسە هەندە جار پشتگوێخستنی گۆڕاوێکت کردووە لەبەر هەندێ وای لێ کردووە کە تۆ ئەگەبێت و گروپ وەرگری با بڵێن جیاوازی هەیە لە مابینی شتەکان مابینە دوو گۆڕاوە بەڵام ئەگە گروپەکان هەموو تێکەڵکەی ئەوە جیاوازی نییە چۆن بۆ نمونە ئێستا کە حالیان ئەگەر بێت و بڵێن کاکە عیلاقە لە مابینی راتب با بڵێن سەلەری لەگەر نیۆرۆتیتیزم یعنی واتە دەمارگیری باشە هەر چەند راتبی زیاد کاتن هاتە بشە ئەوەی بکە ئەو ڕێگرشتنەی بکە هەر چەند راتب زیاد کاتن دەمارگیری زیاد دەکەی یاخود هەر چەند دەمارگیری زیاد کاتن یعنی کابرات قەلق دەبی و تووڕە دەبی و نازانم چێ راتبیشی زیاد دەکە ئەوە وایە کورە ناوڵاوە نییە وایە نه بەڵام بڕۆ هەستا بڕۆ ئەو جا چ بکە ئەو سەلەریە کابر راتبی نییە بڕۆ کەمسە ئاستی زانستی چییە ئاسی زانستی بەرز ئاسی زانستی مامناوەند ئاسی زانستی با بڵێن بەرز
ئەکە بەتەنێ دەیکەم بالعکسی ڕگشتنەکەی دەردەچیتن کە ئاسی زانستی مامناوەند ئاسی زانستی کەمەکە با بڵێن علاقەش عکسی هەیە یعنی واتە هەرچەند دەماگیری زیاد بی قەلق بیتن لە ئیشێ و نازانم چ ڕاتبەکەی کەمتر دەبێتەوە و ئەو جارەگەر بێت و کابرا با بڵێن ئاسی زانستی مامناوەند بیتن ڕاتبەکەی زیاتر دەبی بەڵام هەر دیسانێک علاقەچی عکسیە و هەمان شێوازەگە بێت و ڕاتبەکەی گەلەگەلک زۆر بیتن یاخود های بیتن ئەو دیسان علاقە عکسیان لە هەر سێ گروپەکان گروپی کاوانەی ئاسی زانستی کەم و ئاسی زانستی مامناوەند و ئاسی زانستی بەرز هەرسێکیان علاقەش عکسی هەیە لە مابینی دەماگیری لەگەر ڕاتبی بەڵام کات و هەرسێکی لێک دەدەی دەبینی نەخێر وڵڵا کاکە هەرچەند دەماگیرەکە زیاد کات ڕاتم نەخێر بالعکس کابرا ئەسڵ مۆزەفکە دەردەکرێتن ئەگەر بێت دەماگیری زیاد بکاتن لۆ کابراش بەخلاف و قەلەقە و تووڕێ و نازانم چییە و ئەو شتانی هەموو هەیە کەواتە نابێ ڕاتبی زیاد کاتن بەڵام دیارە شتێک هەبووە گۆڕاوێک هەبوو پشتگێمان خستیە ئەو گۆڕاوە چییە گۆڕاوی ئێجیوکەیشنە کەواتە بێزگەل و نمونە ئەوە دەتوان بڵێم کاکە گروپ 1 گروپ 2 گروپ 3 علاقەکانە علاقەی عکسی لە مابینی ئەکس و وای بەڵام ئەگە بەعام وەریگرم هەموو گروپەکان لێک دەم دەبێت علاقەچی با بڵێن ڕاستەوانە ئەوەش هۆکارەکەی گۆڕاوێکە و خەتای توی تێدانێ بەڵام ئەوەندە دەترسێ بەحسەکە دەڵێن نازانی ئەسڵەن سیمپسۆن پارادۆکسیە و زائیدە نازانیتن ئەسڵەن ئەو گۆڕاوە هەیە یان نا یعنی وەکو بڵێن تەختەی هەموو گۆڕاوەکانی خۆی نەکردیە نەچوو بە هەموو شێوازەکان تەحلیلەکەی ئەنجام بدات هەڵەیەک کەمان هەیە ئەو هەڵەیەش زۆر باوە ئەو هەڵەیەش زۆر باوە بەڕاستی ئەم گەرمامە بە ئەو زۆبەیە بژێنەوە بەخوای داوای لێ بردن دەکەم سوتا داوای لێ بردن دەکەم هەڵا لە هەبژار تاقیکردنەوەکە تاقیکردنەوە ئاماریە ئەو گەرمابوونە تەسیری سۆبەکەی بوویان تەسیری ئەو حەماسەی بوو جان هەستە بۆ خوای دکتۆر گیان ئەوانەی کە دەمناسن هەموو دەزانن لەگەڵ گۆڕاوەکان ینی هەربەتەنێ سۆبەکە نەبوو ینی احتیمالە هەر بەخۆم ئەو هات ینی وەکو بڵێ حەماسی لە بۆ خۆشی مەمنونم زۆر سپاس دەکەم دەزانم ماڵت ئاو هەر ساڵ ئەوەتان باس دەکەم ئەوە ڕۆژێک برادرە کاتەکەنە من گوتی دکتۆر بەحسەکەم ئەنجامدا گوتم گوتی لە وڵاتی فلانە وڵات گوتم گوتی پاشەوەی بەحسەکەم ئەنجامدا هەچوم شیکردنەوەم لۆیان کرد گوتی هەر نازانین مەسەلەش چییە چوم سیمینارەکەم کرد لە جێیەکی هەر نازانین مەسەلەش چییە گوتم گوتی وڵای ئەوجا نەتیجەکان وەرم ناجح بووم تەواو ئێستاکە لەقەبەکەم وەرگرت و ئەسڵ مشریفەکەشم لەوێندە لەو وڵاتە گەورە و گرانی نەیزانین مەسەلە چییە چونکە لە ئەحسای باش نەبوو گوتم چت کرد چت نەکرد گوتی وڵای کاکە ئەمە سامپڵەکەم با بڵێن پەیوەندی بە چاوە هەبوو کابرا ئەگە بێت و ئەو حەبەی بخواتن چاوی کابزان باش دەبی یان باش نەبی پاش فترێک کە دیسان کەمان کەسم وەرگرتەوە ئەو جارە حەبە چکەمدایە دوایە نەتیجەی ئەوەی کە با بڵێن پێش هەفتەیە کردم لەگەر ئەوەی پاش هەفتەیە کردم مقارنەم کرد بە تێستەکەم بەکارهێنا نەتیجە زۆر باشمە دەرچوو گوتم کامەتی تێست بەکارهێنا گوتی ئیندیپێندنتم بەکارهێنا گوتم وڵی کاکە بە قورعان ببوورە بەس وڵی غەڵەت کردیە گوتی لۆ گوتم باشە شخصی یەکەم لەگە شخصی ئەوەی کە جاری یەکەم حەبەکەی خوارد ئەوەی دوای پاشەوەی هەنجین حەبەکەی خوارد هەمان شخص نەبوو گوتی با گوتم ئەو پێدەم پێرد ئەو پێدا لە ئیندیپێندنت گوت وڵا دکتۆر کەس نەگوت مارد لە چێ گوتم وڵی کاکە هەم ئەوزە لەبەر هەندێک ئێستا لە عێراق دەڵێ هەر توێژینەوەیەک لە عێراق لە کنەمەرە هەر توێژینەوەیەک ئاماری تێدابی دەبی توێژێرەی دەبی کەسێکی ئامارناسی تێدابیتن لەوەی هەتاکو تەمەشای بکاتن توێژینەوەکە لە چ لایەنەکە و هەڵی تێدایە ئەمە نامانەوێت تەڵەبەکەی با بڵێن ئەزیەت دێن دەمانەوێت بەحسەکە باشترین شێواز دەربچیتن کەواتە چێشی سەرشی ئەوە چیە بەکارهێنانی تاقیکردنەوەیەک لەگەڵ دیزایانی توێژینەوەکە یان جۆری داتاکان ناگونجێتن هەروەکە ئێستا باسم کرد بۆ نمونە پێرتی تێست و ئیندیپێندنتی تێست یاخود لە زیاتی بەکارهێنانی پێوەری گونجاو بۆ تاتە جۆریەکان پێوەری تر بەکاردەهێنین یعنی باوەڕ بکە ئێستا لە قەرنی 21ەم لە ساڵی 2025 24-25 بوو دەزای کابراکسی کردبوو چ بوو ناوەندی ژمێرەی دۆزی بۆ گۆڕاوی ڕەگەز
يعني واتە ڕەگەز نێرە یەکی دانابوو نەڕگەز مێ سفری دانابوو یان یەک نێری ڕقم 2 لۆمەی دانابوو نێر مێ 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 نێر 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 مێ 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 و هەمووی کۆ کرد بۆ ڕقم 1 2 1 1 1 1 1 2 2 2 2 2 2 1 2 1 2 1 کەوی بردەوە دابەشی سەر کۆی گشتی هەموو سامپلەکەی کردبوو وەڵا وەچی گوڵان معدلش جوای لە دۆزیبەوە ئیکور هەی هاوار ئەخرەوە گۆڕاوە ئەو گۆڕاوە جۆریە تو کو دەچی ناو نژمێری لە دۆزیەوە بەڵام کابرا نازانتن فەقیرەی کابرا ئەحسای نەخیندیە کەواتە لێرە کێشە سەرچیەکە بەحسەکە ڕۆیشت بوو ئەسڵ سوتفا ئەمن دیتم سوتفا دیتم و ئەوەی کردو ئەوە یەک لە هەڵە با بڵین بەسیتەکانە کە ئەسڵ نابی بگۆ چکەلۆ ئەتوو داتایەکەت داتای جۆریە داتایەکە داتای چەندیە دایعنی واتە کوالیتیتیڤ و کوانتیتیڤت هەیە ئەوە کوانتیتیڤەکە ئەنواع ئەشکال داتایەکی خاص تێستێکی خاصی لۆ دەکرێت کوالتیتیڤەکەش تێستی خاصی خۆی لۆ دەکرێتن یعنی ئەوە لەوەی ناکرێت ئەوەش لەوەی ناکرێتن ئەتکوچتی ئەوەی دەکەی ئەوە مجرد پێوەرێکی بچووکە کە ئێستاکە منداڵەکانمان لە سەفی 6 ابتیدایی تاکو 6 ئامادەی ئامارێکی زۆر باش دەقینن ئەوە ناکرێت ڕوو بداتن بەڵام ڕوشیە کەواتە من ئێستاکە حالیەوە نمونەیەکە لۆ پێر سامپڵ ئەگەر بێت و کابرا هەمان سامپڵەکە دوو جار بەکارهێنراوی بەڵام هەمان شتە و ئیندیپێندنت سامپڵ ئەمانە چەند کەسێکن ئەوانە چەند کەسێکەنە ئەسڵەن پەیوەندیان بەیەکەوە نییە ئەوە پێی دەڵێ ئیندیپێندنت ئەوە ژوان سامپڵەکە یەک سامپڵەتەوی تێستەچی لۆ بکەیت یانیش ئەتو جۆری داتایەکە بە تو دەڵێتن کاکە تو دەبیت شیکردنەوەک بەکاربیێنی یعنی کابرا چووە لینیە ڕگرشینی بەکارهینایە بۆ نمونە ئێستا کە حالیەوە نمونەیەکە لە ئینتەرنێتی وەرمگرتیە با بڵێن چەند قەبارەی پەمپکینی زیاد کاتن ئەوەندەش با بڵێن فرۆشتن زیاد دەکاتن باشە لێرە دەڵێت چێ دەڵێ حەجمی پەمپکینەکەی وایە یانە یعنی کودیەکە چی پێ دەڵێن بە سلێمانی کودی ئەمە پێ دەڵێن کودی بە سلێمانی چی پێ دەڵێن جەماعە نازانم توولەکەیە کوولەکە ئەوە تەواوە وایەکە چییە وایەکەت ڕقەمەکەش احتیمالە 2 کیلۆبی 3 کیلۆبی 4 کیلۆنیوبی 3 کیلۆنیوبی 2 کیلۆنیوبی ئەوە فەرقی لەگەر ئەسێڵت فرۆشتنت 50 دلارە 20 دلارە 30 دلارە 150 دلار ئەوە تەواو لەلایەکە ئەمە لۆجیستیک ڕگرشتنمان هەیە لۆجیستیک ڕگرشتن دەڵێ کاکە وایەکەت دەبێت چ بیتن دەبێت ئۆردینال بیتن یعنی واتە بەڵێ نەخێرە یس نۆ سفر یەک جگەرە دەچێشت جگەرە ناچێشیتن نەخۆشە نەخۆش نییە ئەوە ئەو وێنەی خوارەوە لەگەر ئەو وێنەیە یعنی ئەو دوو وێنەیە جیاوازن وێ هەردووچیان باسی پەمپکینی دەکاتن بەڵام ئەوە لەگەروەی جیاوازە کاکە جان ئەوە باسی دەکەن پۆمپکینەکە دەڵێتن ئەگە بێتن ئۆرەنج بیتن ئەو یعنی واتە ئۆرەنج بێ ئەوش دەڵێ ئۆرەنج نەبیتن یعنی ئەتوو داتایەکەت نەزانی چیا ناکرێت بچیشیکردنەوە ئامارەکەی لۆ بکەیت دەبی ئەسڵان زۆر بەباشی یعنی بەڕاستی ئەوە کێشەشی زۆر گەورەیە ئەویش ئەوەیە تۆ وەک توێژەر دەی بزانین داتایەکەت چییە وەڵڵا زۆر تەبیعیە بڕۆ هەفتە 2 هەفتە بەس تەماشای داتایەکەت بکە چی ئەگەر تەحلیلەکەت بە خۆت نەکرد تەحلیلەکە بە خۆتیش نەکەی ئەچووکە داتاکە کۆ دەکەوێت دەبی هەندێک تێبگەی لە ئیشەکەی خۆت برای ئازیزم دەبی بە خۆت لە خۆت بگەی کە ئەوە زۆرە داتایەکەەوە چ زۆرە داتاکە ئەگەر لێبی تێکەڵی نەکەی کە تێکەڵ کرد تحلیلەکەت کرد چۆکن لای با بڵێن مقەیمەکەی هەسەنگێنەرەکەی کەوت چک فیەکی لێدا ڕۆزی دەکاتەوە مالعلم بەحسێکی جوانت کردیە زۆر باشت کردیە ڕێک پێکت کردیە بەڵام بەداخەوە با بڵێن شتە شیاوەکەت بەکار نەهێناوە و هەروەها دێنە سەر مامەڵەکردن لەگەر بەهای نامۆ ئەوەشیان زۆر جار با بڵێن توێژەر بەهای نامۆ یاخود با بڵێن چ پێ دەڵێن ئاوتلێرس زۆر جاران ڕوو دەداتن باشە بەها نامۆکان چییە ئەو داتایانن کە بە شێوەیەکی بەرچاو جیاوازن لە بەهاکانی تر یعنی بۆ نمونە تۆ دەڵێ داهاتی خەڵک کابراەک 500,000 دیناری وەردەگری کابراەک 750,000 دیناری وەردەگری کابراەک ملیۆنێکی وەردەگری کابراەک ملیۆنێک نوی وەردەگری کابراەک 6 ملیۆنی وەردەگری ئێوە دەبی ئەوە ئیلا یان ڕئیسی عێراقە یان ڕئیسی حکوومەتی کوردستانە نەمەعقوڵ نییە ئەو 6 ملیۆن لە چێ ئەتوو ئەسڵەن سامپڵەکەیت و خۆ نەچوتێکن ڕئیسەکان ئەتوو سامپڵەکەیت و کابرا عەلامەش فەقیرە چوتێکنیان و تەواو بڕاوە ڕاتبەکەیان لە با بڵێن بۆ نمونە لە 200,000 کەمتر نییە بۆ نمونە وا لە با بڵێن لە 6 ملیۆنیش زیاتر نییە
ئەتو ئەو 6 میلیۆنە لە چێن دەرهینە کەواتە ئەوە داتای چی نامۆیە ئەوە هەڵەت کردووە لە داخلکردنە یاخود فەرەزەن بە شێوازێک سفرەکە زیاد کردیە بەڵام وڵاکەنەوە کەواتە من لێرە تووش کێشەشی زۆر گەورە بوومە هێشتانەکە ئەمن چم نەکردیە ئەویش ئەوەی داتایەکەی خۆم بە باشی باشەوەی کۆم کردەوە دەبی زۆر بە جوانی بسم تەمەشای بکەم بزان خاوێنی کەمەوە خاوێنکردنەوە هەڵی ئێمە زۆر جاران ڕوو دەداتنەوەی کەمە داتایەکەمە خاوێن نەکردیتەوە ئاوتلێرەکانمان لا نەبردیە زۆر جار ئاوتلێرەکە دەبینی دەچی تەمەشاتەکە وڵڵە کاکە ڕقم بە قورآن غەڵەتم نەکردی لەو لای قەیناکەوە بێڵەوە ئاوتلێرەك با بڵێن داتایەکی نامۆ هەڵەت نەکردو لە داخلکردنەوە تەلەفۆن دۆ کابرای کردەوە کاکە وڵای ئەو ڕقەمە کو داخل یعنی ئەوە بۆری گرە بەڵام هەندێک جاران داتایەکە لە داخلکردنە غەڵەت کردی لۆت ناسی چاچکەوە لۆ چکەکە چاچی نەکەیەوە بۆ نمونە داهاتی خەڵک بە معادل کە تو با بڵێن 300 کەس وەرگرتیوە یاننا هەموو داهاتەکان کۆ دەکەیەوە دابەشی سەر کەسەکەی دەکەی دەرێکا کە معادلی داهاتی تێکڕای داهاتی خەڵک لە هەولێرێ بۆ نمونە دەڵێ کاکە 750,000 دینارە بەڵام ئەو 6 میلیۆنت کە کردە ناوێ دەجاتێ بڵێ کاکە 750,000 دینارە دەلەوەڵا کاکە 2 میلیۆنە کاکە وڵە ڕاست نییە کەواتە تووشیکردنەوەکەت هەموو تێکدا بەو نامە و داتە نامۆی باشە ئازیزم کەواتە هەڵی داخلکردنەوە باسمان کرد دەجاتێ 50 دۆنم بروسی نووسێت 500 دۆنم ئێوە کو دەبیتر هەڵی پێوانە ئامێرەکانیان سیستەمی کۆکردنەوەی داتا کێشەی تەکنیکیان تێدەکەوێت زۆر جاران ئێستا بۆ نمونەت ئەوەی تەڵەبەی سەفی شەشە مجرد هەموو ئەوەی با بڵێن بازنەکانە پڕی دەکەنەوە زۆر جاران کابرا بازنەکەی باشی پڕ ناکات یەکەو سەر ڕاست ئەوە کرێ دەست دەڕواتن کەواتە ئەو هەڵەیەش ڕوو داداتن بەهای ڕاستەقینەی دەگمەن هەندێک جار بەهاکە ڕاستەقینەیە یعنی واتە ئەو ژمارە کە نووسراوە کە زۆرش گەورەیە یاخود زۆر گچکەیە ڕاستە بەڵام زۆر دەگمەنە بۆ نمونە خێزانێک لە گوندێکدا داهاتیان دەهێندەی خێزانەکانی ترە دەی بە ئەوەی وەریگری بە نەزەر اعتیباری وەرگری یاخود بابن دەبی حسابە چی لۆ بکەیت مەترسیەکانی فرامۆشکردن ئەمە چیە ئەم بەهایانە دەبنە هۆی تێکدانی تێکڕای گشتەوەم باس کرد ئەویژۆ کە تو معادلەکەی وەردەگری هەموو تێکدا حتوا لە هەمان کاتە ستاندەرد دیڤیشنەکە شتێک دەداتن لادانی پێوانەیەکە شتێک دەداتن یعنی ئەو دوو پێوارە پێوەری زۆر سەرچینە یعنی زۆربەی هەر زۆر تاقیکردنە ئاماریەکان کە زیاترین با بڵێن پارامتریکەکان زۆر پشت بەو دوو ئەوەی دەبەستن ئەمانە بەهای نامۆ بکەتە ناویان باشڕەتەن زۆر بەرز دەبێتن باشە ئەگەر زانیمە بەها نامۆیەکە با بڵێن هەڵەیە بڕۆ چاچکەوە لای بە باشە یاخود لای بەیان یان چاچکەوە ئەدێگەر هەبوو مەوجود بوو ئەتخۆنای بچی هەمان پێوەەر بەکاربینی نانی بچی هەمان پێوەەر هەیە دەگونجێتن لەگەر داتای نامۆکەواتە بڕۆ پێوەرە بەکاربینە لۆ دەچی ئللا پشت بەستۆ بە مین بڕۆ شتێشکە بەکاربینە میدیانی بەکاربینە یەکەو سەر پشت بە ئەوەی نابەستیتن پشت بە داتای نامۆ نابەستیتن و کارەکەی خۆ زۆر بە جوان دەڕوە باشە کاکەجان ئەوە ژوا دەکات تاقیکردنەوە ئاماریەکان ئەنجامی هەڵە بدەن یعنی ئێستا بۆ نمونە ئەو وێنەیە سەیریکە تۆ داتایەکە هەموو لەگەر یەک دەڕواتن زۆر باشی بەڵام سێ کەس هەیە داتا ئەنتیکە دەرچووە هەرچێکیان لە دەرەوە کەواتە بزانەوە بەهای نامۆیە ئەو بەها نامۆیانە ئێستاوە 100% بزانەوە غەڵەتە هیچ مەزاری تێدا سێ ڕقەمە غەڵەتت کردی چکە معقول نییە 98 داتام 97 داتا هەمووی وەچێک دەڕواتن تەنها ئەو سێ هەڵە دەڕوون بزانەکەیت هەڵەت کردی ئەگە هەڵەتیش نەکردو ئەو وەختی بڕۆ شێوازشکە بەکاربێت ئەو چۆنێتی دۆزینەوەی بەهانامەکان ئەوە بۆکس پلۆت هەیە ئەو هەروێنەیە کە پێتان نیشاندا بۆکس پلۆت زۆر باوە لۆ دۆزینەوەی بەهانامۆ یەکە دێنە سەر با بڵێن شتێکەکە کە پژێخستنی ئامۆژگاریەکان دکتۆرە دەزانم بابەتەکان زۆر تقریبا خلاص بوو پژێخستنی ئامۆژگاری ئامەرزانان لە کاتی توێژینەوە دا دەبێتە هۆی خراپی دیزاین توێژنەوە ڕەجاءن وەڵڵی زۆر احتیاجیە وەرنە بەشی ئامار وەڵامتان دەدەینەوە و هەر زانکۆکان هەمویان بەشی زۆر بەشی ئاماریان تێدایە بڕۆن پێیانی شانە قسەیان لەگەر بکەن کاکە و متمانەتان بە خۆتان دەبێ ئەو کاتێک کە داتایەکەتان بەو شارەزایانە پیشان دەدەن و سوودی لێ وەردەگرن و کۆتاییم بە سیمینارەکەم هینا کۆتاییم بە قسەکانم هینا زۆر سوپاسان دەکەم داوای لێبوردن دەکەم لە کاتم گرتن و بەو شەوەی کە ئەوم کردن و زۆر سوپاسی دووبارە و سێبارە و دەبارە سوپاسی دکتۆر هیمدانی دەکەم کە ئەو هەڵەی بلۆم ڕەخسان کە بگەمە ئەو توێژەرە ئازیزانە دەستەکانت خۆش کاک دکتۆر دڵشاد زۆر سوپاس بەڕاستی بابەتەکە هەم گرنگ بوو هەم
پێشکەشکردنەکە زۆر پڕزانیاری و بەسوود بووە. من دەستخۆشی لێ دەکەم و دوایی بە ڕوخسەتی تو ئەو سلایدانە ڕەنگە ئەگەر لۆمان بنێری بڵاویشی دەکەینەوە لەگەڵ تۆمارەکە بۆی بەدەستی زۆرترین کەس بگات چکە بەڕاستی ئەو کێشانە کێشەی زۆر باون و زۆر دووبارە بووەوەشن، ینی زۆریش دووبارە دەبنەوە. ئەوەی باست کرد بەڕاستی زۆر زۆر گرنگ بوو. ئەوەی لەلای من گرنگ بوو مەسلەی سامپلنگ، مەسلەی وەرگرتنی سامپڵ. دکتۆر پرسیارەکان زۆرن، بەڵام یەک دوو پرسیار نووسرایە و ئەوانی ترژ ئێستا دەستیان بەرز کردەوە دەیکەم. هیچ ڕێژەیەکی دیاریکرا و ڕێژەیەکی سەدی هەیە بڵێ ئەگەر پۆپولیشنت مەسەرەن کۆمەلگایەکەت یان دانیشتوانەکەت ئەوەندە بوو دەبین نسبەی سەدا ئەوەندە وەربگری تاکو و تەمسیلی عینەکە تەمسیلی بکە یان نا، یعنی شتێکی ئاماری هەیە بڵێ نسبەیەکی دیاریکرا و هەبێ. ئەوی تر ئەوەی باست کرد مەسلەی پزیشکیەکان و هەندێک پسپۆڕی هەنا تایبەتمەندی خۆیان هەیە لە ژمارە و لە قەبارەی سامپڵەکان بە دڵنیاییەوەیە. جگە لەوە من ئەوەش ئیزافە دەکەم دکتۆر، جۆری توێژینەوەش هەندێک جار قەبارەی سامپڵەکە دیاری دەکات. مەسلەی کەیستەدیە، مەسلەی ئەکشن ریسێرچە، مەسلەی تەجریبیە، مەسلەی ئەوانە وەصفیە. جۆری توێژینەوەکەش زۆر جار قەبارەی توێژینەوەکەت لە بۆ ینی حکم دەکات لەسەر قەبارەی توێژینەوەکە. ئەو جاگەرە و پرسیارە وەڵام بدەیەوە و یەک دوچکە وەردەگرین ئەوانەی دەستیان بەرز کردەوە، ینی نسبەیەکی دیاریکراوی سەدی هەیە بڵێ نابی لەوەندەی کەمتربی یان دەبی بەلای کەمەوەن دەبی؟ بەڵێ طبعا ئەکید هەیە. بۆ نمونە ئێستاگە بنووسم سامپڵ ببورن سامپڵ ساز ئیمێج بکەم. بەڵێ ئەوە لێرە ئێستاکە حالیان بۆ نم طبعا ئەو وێنەیە ئەگە بێت و لێتان دیارە. بەڵێ دیار ئەو وێنە ئێستاکە حالیان پێ دەڵێتن کاکە ئەگەر هاتو تۆ مارجین ئۆف ئێرارت 105 بی 103 بی 102 بی 101 بیتن وە کۆنفیدنس ئینتەرڤەڵەکەت ئەوەندە بیتن کەواتە پۆپولیشنەکەتیش دەبیتن یان 20 بی یان نازانم چ تاکو دەکاتە 300 میلیۆنی وایە یان نا. لێرە پێت دەڵێتن کاکە تۆ دەبی چەندی وەرگری، یعنی واتە ئێمە جەدوەلێکمان هەیە، خشتەیەکمان هەیە پێمان دەڵێتن کە چۆنیەتی دۆزینەوەی سامپڵ سایزەکە. ئەوە هیچ مەزاری تێدایە و هەمووش یاسایە، بەڵام یاسایەکان بەکارهێنایە لۆتیان ئاسان کردی و دۆزیتیانەوە. باش ئەو جەدوەلە ئەم دەکرێت قڵقڵتەمش ئەوەش کاکە خۆت مادیمەکە بەس بنووسە سامپڵ سایز ئۆنلاین یەکەو سەر لۆ دێتن و باشەتەن دەیدۆزیەوە. باشە لە هەمووی گرنگتر ئەوەیە ڕێژەی هەڵەکە دەبی دیاری بکەیت لە ئەساس هێشتا توێژینەوەکە دەستپێنەکە دەبی بڵێ کاکە ڕێژەی هەڵەکەم دەبی چەند بیتن، ئایا 150 چەندە و پۆپولیشنەکە چی بزانین. بەڵام من بەعام احتیمادە لەسەر خبرەی خۆم و لەسەر ئەوەی خۆم ئەگەر بێت و با بڵێن قەیدی لە قەید نەبیتن لەسەر سامپلینگەکە بۆ نمونە پزیشکی نەبی بۆ نمونە شێوازی با بڵێن توێژینەوەکەت ئەو هەیە، ئەگەر نا بەعام ئەگەر بێت و تۆ پۆپولیشنەکەت گەورە بیتن 400 وەرگرە و چای خۆت قەپاتکە، لە 400 کەمتر وەرمەگرە چای خۆت قەپاتکە زۆر باشە. باشە لە سێ ساید دەبی سێ ساعت دەبی. ئەوە یەک ببورە ئەوە یەک. دوو تۆ چت هەیە لێرە باوەی ئەوکەم جی پاوەرم هەیە جی پاوەرەکە پێم دەڵێتن کاکە زەحمەت نەبی ئیفێکت سایزت چەندە ئەلفات چەندە و زائیدەن ئەوە چی بەکاردێنی چی تێستە چی بەکاردێنی ئایا تی تێستی بەکاردێنی ئەفتێستی بەکار چ بەکای سکوێری بەکە چ بەکاردێنی باشەتەن داتایەکی زۆر دقیقە دەرێ ئەو سامپڵی وەرگرە لۆ خۆت. لەبەر هەندێک پێتانم گوتم جارێ زوو دەبی بزانی سامپڵ سایزەکە چەند، دەبی بزانی با بڵێن پۆپولیشنەکە چەندە، دەبی بزانی چ تێستە چی بەکاردێنی، دەبی بزانی گریمانەکە چێلۆ ئەو شتانەکە دەزانی سامپڵ دیاریکردنی سامپڵ سایزەکە زۆر ئاسان دەبیتن زۆر خۆش دەبیتن. بەڵام گە تۆ شتانە نەزانی یەک لەوانە نەزانی تێستە چلۆ داتایەکەی خۆت بەکاردێنی کەواتە تو نازانیت سامپڵ سایزەکە بێت. یعنی ئەگەر ئەو جی پاوەڕی بەکاربینی بەڕاستی هەتاکو پێویستیت بەو جەدۆلمە دۆلانەش نابیتن کە ئەم تێزا چاوت خۆش دکتۆر. زۆر سپاس. ئەو بەڕێزانە وەردەگرین کە دەستیان بەرز کردەوە بەو ڕیزبەندیەکە لایمە دەرچووە، بەڵام تکایە بە پرسیارەکانتان کورت و ڕاستەوخۆ دیاریکرا و بن تاکو پێڕا بگەین زۆرترین پرسیار و زۆرترین قسەکە ڕووبی. مامۆستا شێرکۆ لە لای من یەکەم کەس دەرچووە. فەرموو مامۆستا شێرکۆ.
سڵاوتان لێبێ برادەران، دەستەکانی دکتۆر دڵشادی خۆش بەڕاستی کە گوێم لە ئوستاز دڵشادی دەبێ وا دەزانم ئەدەبیات و شعرم بۆ دەخوێنێتەوە و ئامارە ئیسعادە زۆر خۆش دەبێت. نامەوێت کات بگرم دەستەکانی خۆش بێ. تەنها یەک پرسیارم هەیە دکتۆر گیان، بابەتی ناوەندە گریمانەیی کە زۆر جار کێشەیە لە بینی ئوستازەکانی جامعی. هەندێک دەڵێن ناوەندی گریمانەی نابێ هەبێ، هەندێک دەڵێن دەبێت ناوەندی گریمانەی هەبێ بەتایبەت بۆ گروپی یەک گروپی. مثلا تۆ گروپێکت هەیە لەم گروپەدا کە دەتەوێت بەراورد بکەی یەک مینت هەیە، لەو حاڵەتەدا پێویست دەکات تۆ ناوەندی گریمانەیت هەبێ. ناوەندە گریمانەی شتێکی زانستی یان نا؟ چکۆبەی تا من بەڕاستی کێشەیەکی گەورەی لە بینی ئەوانەی کە لە زانکۆکان بەتایبەتی لە زانستە مرۆڤایەتیەکان ئیژەکان هەندێک دەڵێن ناوەندی گریمانەی هەربوونی نییە، نابێت پشت بە ناوەندی گریمانەی بەستی و هەندێک جارەوەی کە جەنابیشت باست کرد بەڵام زۆر نەچوێ قوڵایەکەیەوە. بابەتی ئەوەی کە پێدەگوڵێک ناوەندەژمێری کە وەردەگیرێ، هەندێک پێیان وایە ناوەندەژمێری بەهەڵە بەڕاستی وەردەگیرێ. چ ڕێچارەیەکێ تۆ لەکوێ ئەو ناوەندە گریمانەی وەردەگری یا ئەو ناوەندە ژمێرەی وەردەگری؟ دەستەکانت خۆش بێ، نامێت کاتان زیاتر بگرم. زۆر سپاس مامۆستا شێرکۆ، زۆر وازەح بوو. ئەگەر دەتەوێت یەک جواب دەیەوە یان دوسێکی وەگرینەوەجە؟ واللهی حەزەکەی با بەسەرعی جوابی دەمەوە چکەوها لەبێت ناکەم. زۆر زۆر سپاس مامۆستا شێرکۆی عزیز بۆ ئەو بەڕێزەی دووەم ناوی HP دەرچوێتکە ئەگە ناوی خۆت بنووسی ڕێنەی میکە فەرموو دکتۆر. ئەوەی کە مامۆستا شێرکۆ باسی دەکاتن باسی وان سامپڵتی تێستی دەکاتن یاخود وان سامپڵ تێستی دەکاتن. باشە زۆر جاران لیکە سکێل بەکاردەهێنرێت، لیکە سکێل 1 2 3 4 5 یاخود 1 2 3 4 5 6 7 یاخود 1 2 3. باشە ناوەندی پێنجەکەی چێ سەیە، کەواتە ناوەندی ئەم تێستە من تێستی چ دەکەم؟ تێستی سێیەکەی دەکەم، وایە یان نا؟ تێستی سێیەکەی کە دەکەم زۆر کەس هەیە دوو مەدرسە هەیە، مەدرسەک هەیە دەڵێ کاکە من لیکە سکێلەکە داتایەکە بە کوانتیتیڤ حسێب دەکەم، یەک کەمترین شتە، دوو هەندێک بەرز دەبێتەوە تاکو 5 بەرزترینە. دەڵێ کاکە من بە کوانتیتیڤ حسێبی دەکەم باشە تەن تێستی دەستم دەکەم بەتی تێست وان سامپڵتی تێستی لێ دەکەم تەواو بڕاوە. باشە ئەوە مەدرسەشکە هەیە دەڵێ دەڵێ نەخێر ئەم دەچم ویلکۆکسنتی تێستی لێ دەکەم. ئەو چیە؟ ئەو نەم پارامتریکە، ئەم حسابی ئەوەی دەکەم ئەو داتایە چی کوانتیتیڤ نییە، کوالتیتیڤە، کەواتە چم ویلکۆکسنی دۆ بەکاردێنی ویلکۆکسنەکەش زۆر ئەحتیاجیە. دەچی تێستی ئەوەی دەکاتن کە ئایا ئەوە یعنی جیاوازی هەیە لە مابەینی ناوەندی ئەم محوەرە یاخود بابل ئەو ستێتمنتە لەگەر بابلێن لەگەر ئەو معادلەی کە لۆم دەرچووە یاخود بابلێن ئەو وەخت لەگەر معادلەکەی ناکەم بۆ احتیمال میدیانی دۆ دەکەم. میدیان چیە؟ میدیان ناوەڕاستە، ناوەڕاستی زۆر احتیاجیە بۆ کوانتیتیڤ بۆ کوالتیتیڤ بەکاردێتن. ئەو وەختیم دەتوانین ویلکۆکسنتی بەکاربێنم و هیچ کێشەیەکی نییە و دەکرێش بەکاری بین. ئەو وەختی مرتاحتر دەبی دەڵێ کاکە من ئەو نەتیجەیە کە لەو ستێت لەو عیبارەی لۆم دەرچووە فەرقی هەیە لەگەل سێ یاخود فەرقی هەیە لەگەل سێ و نیو یاخ فەرقی هەیە لەگەل دوو. زۆر سپاس مامۆستا ئاوات. باو بەڕێزان دەستخۆش بۆ بەڕێزانی ئەکادیمیا بۆ ئامادەکردنی ئەو وێبینارە. سپاس بۆ ئوستازی بەڕێزمان کاک دڵشاد. ئەزێت نەبێ من یەک پرسیارم هەبوو بۆ ئەو داتایانەی کە پارامتریک نین، نەن پارامتریک ڤاریەبڵن، بۆ داتا پرزنتیشن باشترە ئێمە مین و کۆنفیدنس ئینتەرڤاڵ بەکاربێنین یاخود میدیەن و ئینتەرکوانتایڵەکان بەکاربێنین و کامیان باشترە بۆ ئەو بابەتە؟ دووهەم بۆ مقارنەی بینی مینەکان بۆ ئەو داتانەی کە نەن پارامتریکن مانوایتنی و تێست گونجاوە؟ و سپاس بۆ بەڕێستان. خۆش مامۆستا ئاوات، زۆر سپاس. بەسەرعی مامۆستا ئاوات تۆ پارامتریک تێستێ نە پارامتریک تێستێ؟ پارامتریک تێست لۆ داتایەکی کە کوانتیتیڤ بەکاردێتن، نەم پارامتریک تێست ئەگە بێت و کوانتیتیڤ بیان کوانتیتیڤ نەبیتن دەتوانی بەکاری بین، یاخود دەتوانین بڵێ نەم پارامتریک تێست لە کاتێکە بەکاردێتن ئەگە بێت و شەرت و شروتی تێستەکان نەبیت. یعنی بۆ نمونە تی تێست یاخود با بڵێن ڕگرشن یاخود نازانەوەی تر چەند شەرت و شروتەشیان هەیە، ئەو شەرت و شروتانە گەنێتە دی تۆ ناتوانێت بچی پارامتریک تێستی بەکاربینی، کەواتە دەبی بچی پەنا بێ بەرچێ پەنا بێ بەر نەم پارامتریک تێست. ئەگەر هاتو تۆ داتایەکەی تو ئەو شەرت و شروتانەی تێدا نەبیتن کەواتە ئەسڵەن تۆ نابی بە هیچ شێوازێک تۆ بچی پارامتریکەکەی بەکاربینی. ئەوە یەک. دوو ئەگەر کوالتیتیڤ داتات هەبیتن تۆ ناتوانین بچی با بڵێن هەندە پێوەەر هەیە بچی بەکار بڵێ وڵا کاکە ئیلام بە زۆر دەچم بەکار، نەخێر ناکرێت بەکاری بینی. باشە شتێشکەش هەیە
جاسب هەیە جاسب پرۆگرامێکی ئەڵمانیا چ دەکاتن ئەو تێستانی کە ئێوە بەکاری دێنن هەم پارامتریکەکەت پێ نیشان دەداتن هەم نەم پارامتریکەشت پێ نیشان دەدن ئەوە بچی لە زیاتر SPSS بەکاربینی ئەوی بەکاربینی لە خۆت هەم بەخۆشە زۆر بە ئاسانی بەکاری دێنی زۆر ئاسانە فێربی و هەمیش هەم پارامتریکەت پێ نیشان دە هەمان پارامتریکەت پێ نیشان دەدن دا ئەو وەخت دەتوانین مقارنەی مابەینی هەردوو نەتیجەکان بکەی بڵێ کاکە من هەم پارامتریکەم بەکاربینی هەم پارامتریشم بەکاربینی هەردووچیان سگریفکەن یاخود هەردووچیان نەسگریفکەن دەبووە دەچوو ئەو وەختی دەوی مناقشەکەی دەبەستیەوە و هیچ قسەی پێ ناکرێت زۆر سپاس. دەست خۆش کاک دکتۆر. دکتۆر عشقی سلێمان دکتۆر عشقی فەرموو. دکتۆر عشقی فەرموو. شەوتان باش بەڕێزان. شەو باش زۆر سپاس. زۆر سپاس بۆ مێگاماین بۆ ڕێخستنەوە بینارە سپاس دکتۆر دڵشاد سپاس دکتۆر ئیمداد. وەڵای من پرسیارێکم هەیە سەبارەت بە جی پاوەر با بڵێن ئێمە وەکو پسپۆڕی ڕێگاکانی وانەوتنەوە زۆر ینی یەکێک لە هەڵسەنگەنێرەکان داوای دیاریکردنی نمونەی توێژنەوەی کردبوو لەو توێژنەوەی کە توێژەر ئەنجامیدا بوو بەڵام بەپەی ئەو ئەزمونەی کە هەمانە ینی هیچ توێژینەوەکمان نەبینەوە جی پاوەر بەکار بێ بۆ دیاریکردنی نمونەی توێژینەوە. ئایا ئەو جی پاوەرەت بۆ بابەتە پەتیەکان بەکاردێنی یاخود بۆ مرۆڤایەتیەکانیش هەرگونجاوە خاصەتەن بۆ پسپۆڕی ڕێگاکانی وانەوتنەوە. زۆر سپاس. سپاس دکتۆر. بەڵێ دکتۆر. زۆر سپاس طبعا سریع جواب دەمەوە لەوەی پێم بکرێتن زۆرترین وەڵام بدەمەوە. دەستت خۆش بەڕێزی. وەڵاهی مامۆستا عشقی جی پاوەر دەکرێت لەو هەموو بوارەکان بەکاربێنرێتن بەڵام وا دەرچووە زیاتر جەماعەتی با بڵێن زانستیەکان بەکاردێن بەڵام ئێوەش زۆر احتیاجیە بەکاری بینن و بەنسبەت با بڵێن ئێوە تەنها بزانە چ شێوازە تەحلیلێکی بەکاردێنی و پی ڤالیۆکەت با بڵێن ئەلفایەکە چەندە یاخود ڕێژەی هەڵەیەکە چەندە بەکاری بینە جی پاوەر زۆر احتیاجیە معتەرەفە لە هەموو عالم و دەکرێت توش بەکاری بینیت چ زانستە مرۆڤایەتیەکان بی چ زانستە پەتیەکان بی بەڵام زانستە پەتیەکان زیاتر بەکاریان نییە لەبەر هەندێ با بڵێن جەماعەتی مرۆڤایەتیەکان هەندێک لێی دەترسێن بەڵام زۆر تەبیعی بەکاربینی. ئەگەر نا تۆ دەتوانی بچی ئەو با بڵێن ئەو جەدوەلەی ئەو خشتێکە بە تۆ نیشاندا دەتوانی ئەوی بەکاربینی و زۆر تەبیعی و زۆر سپاس. دەستت خۆش بێ زۆر سپاس. مامۆستا شەوکەت فەرموو. لای من نووسرا شەوکەت ئەحمەد دەتوانی مایکت بکەیەوە فەرموو. مامۆستا فەرموو. بەڵێ دکتۆر جان سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام. دکتۆری بەڕێز من لە بەحسەکەم لە بۆ دۆزینەوەی سامپڵ سایز ئەو ئەپەم بەکارهێنا وێنەکەشم ناردووە لە بڵێ چاتەکە EP Inform بەڵام هەندێک جار بڵێ پۆپیولیشن سایزمان دیار نەبین چۆن سامپڵ سایز دیارەکەین چونکە من بەڕاستی من بەحسەکەم لەسەر پریگنان وومێن بوو لە شاری هەولێر 14,900 پریگنان وومێن هەبوو بە ئەو EP ئینفۆرما دەرم هێنا 724 کێسم دەرێنا بەڵام هەندێک جار پۆپیولیشن سایزی بزەبت دیار نییە دەکرێت یعنی سامپڵ سایزەکە ئەو کات چۆن دیاری بکرێت. دەست خۆش مامۆستا. دەست خۆش زۆر سپاس. زۆر سپاس بۆ مامۆستا شەوکەتی. مامۆستا شەوکەت ئەو پرۆگرامی کە باس وڵا پرۆگرام گەلەگەلک زۆرە بەڵام تۆ بڕۆ پرۆگرامێک بەکاربینە کە معتەرەف بی وەزائیدەن محاولە بکە ئەو پرۆگرامی کە بەکاری دێنی پشت بەچ دەبەستیتن یعنی سۆرسەکەی چییە یعنی زۆر جاران تۆ سۆرسەکەی کە پیشان دەدەی احتیمالە ئەسڵەن لۆ خۆی پرۆگرامەکە بەکاری هێنایە و تەتویریان کردیە و تەواو بڕاوە بەڵام ئەوانەی کە معتەرەفن عالەمیەن بڕۆ زیاتر ئەوان بەکاربینە ئەوەی ئەو پرۆگرامی کە تۆ بەڕێستاش باس کرد ئەگە معتەرەفە عالەمیەن زۆر تەبیعیە هیچ کێشەیەکی نییە بەڵام پرسیارەکەی تو ئەو بوو ئەگە پۆپیلێشنەکە دیاری نەکرابوو چ بکەین باشە ئەگە پۆپیلێشنەکە دیاری نەکرابوو دوو ڕێگامان هەیە یەکەشان ئەوەیە تۆ بە ڕێگایەکی با بڵێن دەکرێتن بە تەقریبی دای بنەی
ئەوە یەک دووش ئەگە پۆپیلێشنەکە دیاری نەکرابیتن تۆ با بڵێ ئەوەکای دەبی هەندێکتر دیاری کرابی یعنی ئەگە پۆپیلێشن دیار یعنی زۆر جاران دڵێ کاکەم دەبێت پۆپیلێشنەکەم بزانم چەندە دەست دەتێ نەوەی زۆری تێستەکەت بەکار پیشان دەدەی ڕێژەی هەڵەکەت پیشان دەدەی هەندزا سامپل سایزەکەش دادەنەی دەڵێ ئایا پۆپیلێشنەکەم دەبی چەند ئەگە سامپل سایزەکەم بۆ نمونە 700 بیتن ئادی دەبی پۆپیلێشنەکەم چەند بیتن یعنی عکس دەبێتەوە يعني ئێستا تەماشاکە تۆ با بڵێن دەڵێ ئێکس زائیدەن وای یەکسانە بە زێد وایە یاننا ئەگە ئێکس وایەکە دیاریکرا بوو زێدەکە دەدۆزیەوە یان نادەیدۆزیەوە باش ئەگەر هاتوو ئێکس و زێدەکە دیار بوو وایەکە دیار نەبوو ئەو وەختی دۆزیەوە یان ئەوش دەیدۆزی کەواتە کە پۆپیلێشنەکە دیار نەبی بڕۆ سامپڵ سایزێکی دیاری بکە بڕۆ بزانە پۆپیلێشنەکە چەند دەرەچیتن با زانینی ڕێژەی هەڵاو و سامپڵ سایزەشی دیاری دەکەی باشە ئەو سامپڵ سایزت کە دیاری کرد ئێستا کە حالیە من گوتم ئەگەر ئێستا ئەوەی کە لۆمت باس کرد کە پرگنانتەکە 14,000 حسب ئەو یاسە ئاماریکە لە زەدۆرەکەی پێت نیشاندا بەخوای لە 300 تێپەڕ نەدات تقریبا 400 تێپەڕ نەدات و لە سایت سێفی لە سێف سایتی باشە یعنی کەواتە پێویست ناکەم 700 بدۆزیەوە 700 ئەسڵ زۆر زۆرە ئەوەیە بڕۆژی پاوەرەکەی بەکاربینە بەخوای احتیمال پێت بڵێ بڕۆ 200 بەکاربینە یان بڵێ 150 بەکاربینە چونکە لە جی پاوەرەکەی شەشی زۆر خۆشیە ئەویش ئەوەیە دەبی شێوازی تەحلیلەکەش پێ بڵێ کە شێوازی تەحلیلەکەش پێ دەڵێ مباشرەتەن هەندێک ئەوەی هەیە هەندێک با بڵێن پارامتەری هەیە مباشرەتەن پێ دەڵێ کاکە سامپڵەکە دقیقی بداتێ و زۆر کەمیش دەداتێ ئەوەندە زۆرش ناداتێ و زۆر سوپاس ماڵداوە دەستت خۆش بی زۆر سپاس دکتۆر جان زۆر وازەحە مامۆستا بڕوا مامۆستا بڕوا نووسراوە فەرموو شۆتان باش مامۆستایانی بەڕێز سپاس بۆ دکتۆر دڵشاد بۆ ئەم وێبینارەیەم شەوی وەڵای دوو پرسیارم هەیە یەکەمیان دکتۆر گیان بۆ ئەو ڕاپرسیانەی کە مەڵتی چۆیسن بە نمونە دەڵێ زۆر لەگەڵی دامیان نازانم لەگەڵی دانیم ئەو پرسیارانەی کە دەکرێت لە ناو فۆرمەکاندا چ تێستێک باشە بۆ ئەو جۆرە ڕاپرسیانە ئەو پرسیارێکیان پرسیاری دووەمیشیان ئەگەر هاتوو ئەمن سامپڵێک دیاری کرا بەڵام دواتر ئەو سامپڵە بچووک بوو چۆن بتوانین ژمارەی زیاتر وەربگرین سپاس دەست خۆش بێ زۆر سپاس مامۆستا بڕوا مامۆستا بڕوا بەخوای بەنسبەت سامپڵەکەی دەبی ئەوە جا دیاریت کردبیتن نابی بیگۆڕ چکە کە گۆڕی یەکەسە تووشی کێشەی هاکینگ و هارکینگی دەبین کەواتە ئەتو دەڵێ سامپڵەکەم گچکەیە گەورەی دەکەم ینی ئەدلۆ ئەوەدا هەر گەورەت نەکرد باشتر نەبوو یانیش احتیمالە تووشی کێشەی هارکینگی و هارکینگی بوویتی لەبەر هەندێ تۆ نابی لە خۆڕا سامپڵی زیادکەی پرسیاری ئەگەر زیادکە دەبی لە سەرەتاوە دەست پێ بکاتەوە وایە ئەوە ینی ئەگەر زیادکە دەبی لە پرسیارەکەی ترەوە بوو ئەو ڕاپرسیارەی ئەو ڕاپرسیارانەی زۆر سپاس ئەوە لیکەرسکێڵە ئەگەر هاتوو لیکەرسکێڵت هەبوو ئەو لیکەرسکێڵە زۆربەی هەر زۆری جاران دەکەیە سێکشن یعنی دەبتە محور یاخود بە کوردیەکەم وڵی لە کورچ محور تەوەر ئادێکەیە تەوەر ئەو تەوەرانە هەموو لیکەرسکێلەکان لیکەرستێتمنتەکان لێک دەدەی مباشرەتەن لیکەرسکێڵەکە دۆ دەردەچین یعنی بۆ نمونە تەوەری یەکەم 5 ستیتمنتی تێدایە 5 جار دەرێکا کە زۆر باشە خراپە زۆر خراپە ئەویش عینە نەفسی ئەویش عینە نەفسیشت دەی وڵامەکان تێکەڵ یەکدی دەکەی دەبتە لیکەرسکێل ئەو لیکەرسکێڵە ئەو وەختی بۆ نمونە 5 تەوەرت هەیە تەوەرێکیان دیپندنت ڤارەبڵە 4 تەوەریان ئیندیپندنتە بۆ نمونە کەواتە دەڵێ کاکە ئەو 4 تەوەرە ئایا تەئسیر لە تەوەری دیپندەکەی دەکاتنیان ئەو وەختی ڕگرشتنی بەکاردەوێت یعنی زۆربەی هەر زۆری ئەو کاتە زۆر جاران ڕگرشتنی بەکاردەهێنن زۆر جاران ئامۆسی بەکاردەهێنن لۆ SEM بەکاردەهێنن structural equation modeling بەکاردەهێنن زۆربەی هەر زۆری کاتەکان ئەوانە بەکاردەهێنرێتن یاخودی تێستێکی بەکاردەهێنن لە مابەینی تەوەرەکە ئایا سیگنیفیکانتە یانە کۆڕلیشن بەکاردێتن لە مابەینی تەوەرەکان ئایا تەوەرەکان علاقەیان هەیە لەگەر یەکیانە ئەم شتانە بەکاردێت بەڵام دیاریکردنی تێستەکەی ئیلا دەبی تۆ گریمانەکەت هەبیتن ئەو گریمانانە پێ دەڵێ کاکە ئەو تەوەر لەگەر ئەو تەوەرە علاقەیە ئەو تەوەرە تەسیل لە تەوەرەی دەکاتن ئەو زە تو احتیمادە لەسەر ئەو گریمانانە تۆ تێستەکەی خۆت دیاری دەکەی زۆر سپاس دەست خۆش مامۆستا سنووریش وەگرین ئاخر پرسیار انشاءالله مامۆستا سنوور قادر نووسرایە فەرموو سڵاو جێتان لێمە بێ زەحمەت بەڵێ تەمام دەست خۆش بێ دکتۆر دڵشاد سڵاو لە جەنابت و لە گشت مامۆستانی بەڕێز
وڵا ئەم پرسیارم نەبوو بەس یەکەم شت دەستخۆشیم لێ جەنابتەوە دووەم داواکاریەکم هەبوو دکتۆر دڵشاد بەڕاستی ینی نامێت تەڵەبەکی بێسفەد من بەرامبەر مامۆستایەکانمان بەران ئەمە لە بابرین کۆرساتی دکتۆرا و ماستەری ئەوانی کەوەری دەگرین لە ئەحسای چکەمە ینی ئەحسائی نین بەڕاستی لێ ئەوی وەری دەگرین ینی معلوماتێکی زۆر سەرەتاییە ئەو زەمن نارێم سەرەتاویستم سوپاست بکەم و ئەو داواکاریەکەشم ئەوەیە کە یعنی ئەو هاناوە ئەم بەڕاستی لەو دانیشتنەی زۆر ئیسفادەم لە معلوماتی جەنابت کرد و کە یەکەچ دەیەوێ بەڕاستیان دەک معلوماتی ئەحسای وەرگرت نازانین ڕۆ لە چێ بکە هەر ئەو یعنی بەرنامە شتانە هەیە ئەو ئەگەر بکرێتن ناوەناو ئەها سیمینار مالۆ بکەن مەمنون دەبین و ئەگەر ئامۆژگارێک شتێک بە یعنی موقعەکە بیان سەرچاوەکە بیان سوزانم ئەوەی کە پێت باشە کۆمە بتوانین یعنی لە ئاستەکی وابین کە بەڕاستی یعنی باش بی وەکو جەنابت نا دیارە ماشەڵە جەناب پرۆفشنەڵی وەلەو لە نزیک کۆنا تا ناسم بەس لە میانەی قسەکانی ئەو شۆ دەست خۆش بوون ئەمە لە کاتان زیاتر بکرم زۆر سپاس زۆر سپاس مامۆستا سنوور خۆش بێ بەڕاستی من زۆر سوپاسی مامۆستا سنووری دەکەم ئەوە شش زۆر مهمی بەبیرم هیناوە یەک دوو جار ئەو سیمینارم کرد لەسەر ئاماری جەماعەتی پێداگۆجی زانکۆی سەلاحەدین تێدا بوو جەماعەتی پێداگۆجی یعنی مەسئولەکانی پێداگۆجی خۆزگە دەخوازم کو ئێستاکە لە پێداگۆجی با بڵێن دەورات دەکرێتەوە بە 6 مانگە تەبان ئەو 6 مانگە زۆر شتیان فێر دەکەن زۆر شت بکاکە با یەک لەو شتانە کە فێریان دەکەن مامۆستایەکی ئامار بێک زیرەک بیتن لێهاتوو بیتن فێریان کە چۆن داتاکەی خۆیان چۆن توێژینەکەی خۆیان شیکردنەوەی لۆ دەکەن ئەوە یەک لە شتە هەر سەرسەرچیەکانە هیوادارم ئاواتەخوازم بەرپرسان گیان لێمان بیتن ئەوە یەک دوو ئێستا کە حالیان هەمومان دەزانین لە قۆناغی یەکی هەموو زانکۆکان لە هەموو بوارەکان قۆناغی یەک دەبی زمانی ئینگلیزی بخیندرێ و زمانی کوردیش بخیندرێتن وایە یاننا دکتۆر هیمداد لەگەرمی بەڵێ ڕاست باشە بەخوای من دەڵێ دەبی زمانی کوردی بخیندرێت زمانی ئینگلیزی بخوێن بەخوای دەبی زمانی ئاماریش بخیندرێتن لۆ دەبی زمانی ئامار بخیندێت کاکە ئەتوو دەبێ قۆناغی چار هیچ نازانین دەبێت کە بچی شێوکردنەوە لۆ بکاتن دەبێ قۆ دەچێ ماستەری دیسانە کا دەبی شیکردەوە یەک لۆ بکاتن دەچێت دکتۆر کاکە وەڵڵاهی ئەوها نابیتن بڕۆ تەماشای توێژینەوەکە عالەمیەکان کە کابرا بەخۆی شیکردنەوەی لۆ خۆی دەکاتن لۆ چونکە چەندین کۆرسی زۆر بەقوەتی وەرگرتیە و احتیمالە لەسەر ئەو کۆرسان دەستی تەحلیلاتی خۆی لە خۆی دەکاتن ئەگەر هاتو تووشی کێشەیەک بوو لە کاتی تەحلیلەکەی خۆی ئەو وەختی پەیوەندی دەکاتن بە پسپۆرەک و پسپۆرەکە یە هەندووکە یارمەتی داتن نەک بچی بەخۆی هەموو پارەی باشیش دەوی بداتن یعنی ئەوە نییە بڵێ وڵاتاکەم کابراک دەستە دەی پارەی بەکەواتە لێرە من ئاوەتە خوازم زۆر ڕزایەکی زۆر برانم هەیە لە سەرۆکی هەموو زانکۆیەکان ئەگە جیا لێمان بیتن کاکە لە قۆناغی ئەندەرگراجوێت ناتوانێت عەلەق لە گراجوێتی دابنێ یعنی باوەڕ بکە ئێستاکەوەی لێ هاتووە لە ماستەرەکەش یا لە دیپلۆمەکەش هەندێک لایان بردیە دەچن دەرسیشکە دادن هیوادارم ئەوەتە خوازم عەلەقەل لە ماستەر لە هەردوو سیمستەرەکان بە هەر هەبیتن یعنی کاتەکەش زۆر کەمی مایە کابرا هەیە دەزانیت چ دەکاتن دەچی لە ماستەرەکەی یەک کۆرسی کاملی دەدەین لەسەر ڕێگەکانی توێژینەوە باش یک کۆرسی کامل داد لەسەر ڕێگاکان توێژینەوە بەڵام لە ناو ڕێگاکان توێژینەوەکە دەبی باشی بزانی ئاماری کو بەکاردێنی کەواتە دەبی لەگەم ئەو قوتابی ماستەرە یاخود ئەو قوتابی دکتۆرایە دەبی دوو کۆرسی زۆر بەقوە دووەلگریتن لەوەی فێر بیتن چۆن شیکردنەوەی داتایەکەی خۆی بەخۆی دەکات و زۆر سوپاس ماڵدا دەست خۆش بی بەڕاستی زۆر باش بوو دکتۆر ئاخر پرسیار و ئاخر با بڵێن کۆکردنەوەی ئەوەی ئامار و ژیری دەستکرد کو یەک دەگرنەوە ئایا فێڵ لێک دەکەن یەکتر تەواو دەکەن یان جێ یەکتر دەگرنەوە زۆر جار هەیە ئێستا بەداخەوە ینی ڕەنگە هەندێک جار فێڵی تێدابی لە کاکەوە بە ئایەک دەیکەم و تەواو پێویستی بە کەس نییە نەپارێ دەمونە هیچێک ینی لایەنە خراپەکانی ئای ئەگەر ببێتە جێگرەوەی ئامارزانێک چییە؟ دەستخۆش طبعا ئێمە وەک ئامارناس قابلە ئێمە شەر ئەسڵەن ئەمە 180 ئایە ئاگادار بن 180 ئای ئامارە 120 کۆمپیوتەرە و ئەو قسەیە من بەرپرسم لە قسەکانی خۆم چونکە هەمووی پەیوەستە بە ئەلگۆریتم و بە مۆدێلی پرۆبابلیستیک و ماپرۆبابلیستیک کەواتە لێرە من ئای کە بەکاردێنم ئاگادار بە ئەو ئایە زۆر شتی باش دەداتێ لە بوارەکەی خۆت بەڵام ئەگەر تو شارەزا نەبی دەو بوارەی خۆت بەخۆی زۆر جاران کە بابلی کابرا لە علمی نەفسە کە پرسیارە شتێ دەکاتن یەکەوسە دەڵێ وڵامەکەی دەداتێ
بەڵام کابرای علمی نفس دەڵێت نەخێت تو هەڵەت کردی ئەو هانی ئۆ بالفعل وایە زۆر سپاس دەکەم یەکەوسەر هەڵەکەی خۆی چا دەکاتەوە بە هەمان شێوازش لە ئاماریش تۆ چەند داتایشی دەدێ یاخود تحلیلەکەی دەدێت کا دەڵێت کە لۆمی تەفسیرکە کەوسەر کە تەفسیرەکە دەداتێ هەندە زاران غەڵەت دەکەن ناڵێم باش نییە ئەسڵەن زۆر جاران بە تەڵەبەکانی خۆم دەڵێم زۆر جاران بەو کەسێک دەڵێم کە شیکردنەوەی ئاماریەکەی لۆ دەکەم دەڵێم کاکە ئەمن لۆ نانووسمەوە بڕۆ بەس مزەڕەت جەدوەلەکەی بدێ یەکەوسە تحلیلەک ئەوەکەت هەموو لۆ دەنووسەوە لۆ نووسینەوەی هیچ عیبی نییە بەڵام تحلیلکردنەکە ئەو بیکاتن بەڵێ ئەویش هەڵەی تێدا دەکاتن بەڵام چی ئەو هەڵەیە دەدۆستەوە تەنها ئەبول اختصاسەکە یعنی تەنها ئامارناسەکە هەڵەیەکە دۆستەوە بەڵام ئەی تۆ نەخێن هەندە جاران هەڵەکەی دەکاتون لەسەر هەڵەکەی دەڕۆی هیچ چێشێنی کەواتە من ناتوانم 100% اعتیماد لەسەر AI بکەم لە شیکردنەوەی ئاماری بەڵام دەکرێت تۆش 100% اعتیماد بکەیت لەسەر شیکردنەوەی لەسەر AI لە کاتێکە تۆ شیکردنەوە ئامارەکەت هەیە مجرد دەتەوێت نووسینەوەکەی بنووسی و کاتی نییە بیدێ یەکەوسەر نووسینەوەکە زۆر بە جوانی لۆ دەنووسیتن بەڵام دەوی بچی ئەوزار پارافرێزی بکەیت ئەوزار بە هەر شێوازێک لە شێوازەکەم پارافرێز هێشتا پرۆگرام زۆرە دەتوانی لۆی بکەیت بەڵام نابی 100% احتیمال لەسەر بکەیت زۆر سپاس دەستت خۆش بێ دکتۆر جان گوتمان ئاخیری بەس بە ئەو جارەش بتە ئاخیری عادەتەن ئەمە کە دەڵێن ئامار یەکسەر SPSS دێتە خەیاڵمان ئێستا بەرنامەجی نوێتر هاتیە کە لە SPSS متتەورترە یان بە گوێرەی پێداویستی بەحسەکە بەرنامجەکان دەگۆڕن بەڵێ طبعا بەرامج یەکجار زۆرە عین دەتوانم بڵێم کاکە SPSS یەک لەو بەرنامجە باشانەیە دەتوانم بڵێم ستاتا هەیە ساس هەیە ستار گرافیکس هەیە ئار هەیە پایتۆن هەیە نازانم یەکجار زۆر جاسپ هەیە سەدەر چووە بەقوتە پرسیارێک لەسەر جاسپەکە هەبوو ئایا SPSS باشترە یان جاسپ ئەو مامۆستا مامۆستا ئاسۆ محمود پرسی بوو بەڵێ هەر یەکە و باشی و خراپی خۆی هەیە بەڵام دەتوانم بڵێم SPSS یەک لە بەرنامە هەرە باشەکانە باشە یەک لە بەرنامە هەرە باشەکانە بەڵام هەندێک جار شیکردنەوەیەک هەیە SPSS زۆر لی بەقوت نییە بەڵام بەرنامجەشکە زۆر لی بەقوتە دەکرێت بچی لەو حالەتەدا بچی ئەو بەرنامەی بەکار بهێنی بەڵام وەک بەقوتی SPSS تا ئێستا کە حالیە دەتوانم بڵێم لە هەمویان بەقوترە بەڵام ناکرێت بڵێم وڵەکاکە لە پایتۆری بەقوتر ئاخر ڤێرژنی چەندە ئاخر ڤێرژنی هەر 27ەکە ئاخر ڤێرژنا 31 ئێستا وەڵاو بزانم کەشتە 31 32 شەشەوە لە سی تێپەردایە بەڵام ڤێرژنانە مەشاکلەکانی پێشووی تێدا حەل دەکرێت بەڵام بەداخەوە ڤێرژن 27 بەکراکەوە هەموو شتێکی هەیە ڤێرژن 30 بکراک و مڕاکی هەیە بەڵام نان هێژ ئێستا کە حالیان تەنها ڤێرژن 27ەکە کامل معلوماتی یعنی دەتوانی بدای بەزێنی و بەکاربینی بەڵام ئەویتریە نەخێر لۆی ماوە چکەم دەتوانی بەکاربینی ئەو وەختی ئیلا دەبی بیکڕی بە پارەکی باشیش بەڵام گۆڕانکاری بەردەوام گۆڕانکاری لێ دەکەن و زمانی خۆی هەیە سینتاکسی هەیە دەتوانی بەکاری و جیاوازی ما بینی جاسپ و SPSS جاسپ هەندێک ئاسانکاری کردی لەو کەسانێک کە بەڕاستی ئەوەی زۆر باش نازان ئاماری زۆر باش نازان و زائیدەن شتەکان زۆر ئاسان دەکاتەوە کە بۆ نمونە تازە باسی یەک لەو شتانە کە پارامتریک و نەپارامتریکت دروست دەکاتن ئەوە لە SPSS نییە SPSS دەی بچی لەلایەکی نەپارامتەکەی بکەیت نەتیجەکە دۆ دەرچی لەلایەشکە بچی پارامتەکەی بکەیت نەتیجەکە دۆ دەرچێت هەوە مقارن نەخێر ئەو بێک زار شتەکە دۆ دەکات پیشانداتن بەڵام سەرڕای ئەوەی کە ئەو باشیانەی هەیە بەڵام خراپی خۆشی هەیە بەڵام من ئەگەر بێت یەک پێم بڵێ کاکە بچم کۆنفەرێنس جاسپ بکەم دەڵێم بڕۆ خۆت فێر کە چکە زۆر ئاسانە با جاسپەکەش بزانی و SPSS بزانی لە حالەتێکە کە تو لە جاسپی نەتوانی شەکانی خۆت کارەکانی خۆت ئەنجام بدەی ئەو وەختی پەنا دەتوانین بێ بەر SPSS و کاری لەسەر بکەیت بەڵام ئەوە چی یعنی وەکو بڵێن SPSS زۆر فراوانە جاسب زۆر فراوان نییە و زائیدەن هەندێک با بڵێن داتا مانیپولیشن یاخود بە معالەجەی بەیاناتەکە ئەوەندەی بە SPSS دەکرێتن بە جاسپی ناکرێتن بەڵام هەندێک تحلیلات هەیە حالیان بۆ نمونە لە 27ەکەی نییە لە جاسپەکەی هەیە و زائیدەن جاسپەکە تا ئێستا کە بە بەلاشە چونکە دانەوێت خەڵکە زیاتر بەکاربینی کەواتە تو ئاخر ڤێرژن دەتوانێت ئێستا بەکاربینی بەڵام SPSS ناکرێت بە پارەیە تەنها دەتوانێت تا ئێستا کە حالیان ڤێرژن 27 بەکاربینی ئەوە باشی و خراپیەکانی هەیە بەڵام من وەک خۆم وەک دڵشاد
هەم هەندە جاسپی بەکاردیم ئەگە ئیشم پێ ئیشەشی ئاسان و سریعم پێ بیتن و هەمیش SPSS بکەم ئەگە بێت و کابرایەک بم لە شەریکەیەک ئیش بکەم و ڕۆژانە داتام دێتەکردنی ئەو SPSS بەکاربوونەوە چکە ئیشی ڕۆژانەکەم یەکەسە بە SP یەک کلیکی لەسەر دەکەم ئیشی هەموو ڕۆژەکەم لۆ دەکاتە 2 دقە ئەوە لە SPSS دەکرێت بەڵام لە جاسپی ناکرێت زۆر سپاس ماڵدا دەست خۆش کاک دکتۆر جان زۆر سپاس ئەو پێشنیارەی کردت بەڕاستی زۆر گرنگ بوو کە زمانی ئامار بخوێندرێ نەک تەنها لە زانکۆکان پێویستە بەڕاستی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ژمارە و داتا هەر لە پرۆسەی فێربوونە و لە سەرتاوە لەگەڵ منداڵەکان گەورە بێت کێشەی تر کە تووشی زانکۆکان بووە ئەوەیە زۆر جار لە ناو منهەج ئامار دادەندرێ مەسەرەن لە کۆرسەکانی خوێندنی ماستەر و تەنانەت لە بەکەلۆری چەندێک جار ئامار هەیە بەڵام مامۆستای اختصاصی ئامار نایڵێتەوە کەسێک دێڵێتەوە کە ڕەنگە هەر هەندێک دەزانی لەوە لەنابەت ئێستا ئەو شەرحکردنەی کە ئێستا کردت و لە ناو قوڵ بوونەوە و لە ناو توانەوە کە زۆر بە ئاسانتر دەتوانی بەرامبەر تێبگەینی وەکو یەکێک کە تەنها سەرداوەکانی بزانی نەزانی لۆ و لەبەرچە و لەسەر چایەکە وەکو دکتۆر لێرش لە چاتەکە نووسی بووی دکتۆر لێر سەرۆکی بەشی ماتماتیکە دەڵێ ئەو بابەتە دەبی لەلایەن مامۆستای ئامار بگۆترێتەوە نەک مامۆستایەک کە تەنها هەندێک لە کۆمپیوتەر شارەزایە مەبەستمەوەیە ینی بەڕاستی جگە لەو پێشنیارەی جەنابەت کە گرنگە ئامار بخوێندرێ لەوەش گرنگتر ئەوەیە مامۆستا و پسپۆری ئامار دەرسەکە بڵێتەوە ئەمە چەندین کەسی بەناوبانگ و زۆر باشمان هەن بە تایبەتی باوڵێن ئەگەر زانکۆی سەلاحەدین وەرگرن کە ئێمە خۆمان لەوێن ناوەکان بەڕاستی دیارن ئەگەر پێشنیاری ئەوەش دەکەم ئەگەر دەورەش بکرێتەوە بۆ مامۆستایان مەرجنیە ئیلا دەرس بێ دەکرێت بە دەورە و دەورەی تەکمیلی یان دەورەی پاڵپشتیکار بۆ ئەوەی زیاتر و زیاتر توێژەران ئاشنا بن بە بواری ئامار چونکە مامۆستایی لە زانکۆ تەنها وانەوتنەوە نییە بەڵکو توێژینەوەشە ئەگەر بتەوێت توێژینەوە بکەیت دەبی ئاماریش بزانی یان ئامار بەلایانی کەم بنەمایەکانی بزانی تاکو بتوانانی ئیشەکانی خۆت ڕای بکەیت من دووبارە زۆر سپاس مامۆستاجات خواکە یەک شتم لۆ سنوورخانی لۆ و برادران هەموو وەنەبیتن ئەلان بیلۆ ئەوەکەی خۆم بەڵام تقریبەن 2 دەورەی ئۆنلاینم کردەوە پێش پارەکە ئەو 2 دەورەی تقریبەن 8 ڤیدیۆی زۆر بەخۆتی تێدایە هەموو ئەو زانیاریە کە هەم بووە هەموو باس کردیە ئەوەی کە دەیەوێ ئەو ڤیدیۆانە لە خۆی لێکداتەوە بەخوات پێویستم بە سەبسکرایبی نییە پێویستم بەهیچ نییە هەر توێژەرێک هەیە ئەوە لە ناو SOSS چەناڵی SOSS هەیە لە یوتیوبی و بەباشی خاصن جەماعەتی مرۆڤایەتی زۆر سوودی لێوەردەگرن هەتا جەماعەتی با بڵێن زانستیش دەتوان سوودی لێوەردەگرن و دکتۆر جان ئەگەر ئەزیەت نەبی دوو شتمان لەبۆ بکە ئەو سلایدانە پێشەوەی بینێری یەک ئەو جەدوەلەی کە دادنا لە بۆ سامپل سایزەکە ڕکوارد ئەوی ئیزافە کە زایدەن ئەو لینکی ئەو یوتیوبی خۆتان ئەوەی SOSSەکە هەتاوی ئەمە دەینێرین لەگەڵ تۆمارەکە ئەوانیش استفادە لێ بکەن نازانم دکتۆر سیامەن دەستی بەرز کردەوە مەزال دەبی 1-2 دقەیت کردش دکتۆر دکتۆر سیامەن فەرموو کاک دکتۆر دەنگم هەیە کاک دکتۆر بەڵێ دکتۆر جان فەرموو شەوتان باش کاک دکتۆر دەستی دکتۆر دڵشادی خۆش بێ مامۆستای خۆشم بووە ڕێز و احترامم هەیە بۆی قوربانی بم کاک دکتۆر وەڵام یەک پرسیارم هەبوو باسی SPSت کرد کە بەرنامجێکی زۆر متەتەوەڕ وەکو بڵێ ئەدڤانسە دەتوانی بەکاری بینی ئایا SPSS لە پریدیکت فۆرکاستینگ بەقووەتە دەست خۆش بێ لە پریدیکت فۆرکاستینگە زۆر بەقووەتە خاصن ڤێژنە نوێیەکانی بەڕاستی فۆرکاسی زۆر باش پێ دەکرێتن و دەتوانی بۆ نمونە تایم سیریسی بە فۆرکاستینگ تاوان تایم سیریسە تایم سیریز ئەوجا دەتوانی ئەریمای بەکاربینی ئەریما بە هەموو جۆرەکانی ئەکسپۆنێنشەڵی بەکاربینی احتیمال ئێستاکەم ڤێژنی نوێیەکە بەڕاستی بەردەستم نییە احتیمالە شێوازی نوێی تریشی بەکارهێنێ بەڵام ئەگە بتوێ شێوازیشی زۆر ئەدڤانس لە پرێدکشنی بەکاربینی بەخوای دەبی یان پەنا بێ بەر ئاڕی یان پەنا بێ بەر پایتەنی ئەوانە زۆر بەخۆتن بەڵام عینە لە هەمان کاتە SPSS ئەوەی کە با بڵێن وەک ئامارناس
ئەگە بتەوێت زۆر بەقوتەکان بەکاربیێ ماستەر و دکتۆرا ئەوە دەبی ئاریان پایتەنی بەکاربی بەڵام ئەگە بۆ قوتابی ماستەری بوارەکانی تر چ زانستی بیت چ پەتیەکە بیتن چ مرۆڤاتەکە بیتن بەخوا ئسپێسیسەکەی کە ئەو پرۆدکشنێک کە ناو ئسپێسەکەیە سەر و زیادەلۆوی بەڵام لە هەمان کاتە ئەگە بتەوێت با بڵین بەقوتریش بەکاربین لە SPSS ستاتگرافیکس زۆر پرۆدکشنی زۆر بەقوتە زۆر باشە ئەوش دەتوانانی بەکاربین زۆر سپاس ماڵداوە کاک سیامەت مامۆستا سیامەت ئەتون بەبیرە یانەوە سەر زۆر سپاس کاک دکتۆر جان دکتۆر دڵشاد زۆر سپاس نزیکەی ساعتێک و 40 دقەیە سەروی 125 کەس بەشدار بوون لەو وێبینارە گرنگە بە دڵنیاییشەوە چەندین کەسی تریش دوایی تۆمارەکە دەبینێت چکەوە تۆمار کراوە هەم لە بیدایەتەوە سلایدەکان هەمیش لەو مناقەشەی بەو دوایە کە زۆر شتی تر باس کرا ئێمە دووبارە زۆر سپاس دەکەین سپاس بۆ بەشداربوانی بەڕێز کە بەو حەماسە و بەو بارودۆخەش هەر ئامادەن بۆ ئەوەی کات تەرخان بکەن و بەرهێنان لە خۆیان و لە کاتی خۆیان بکەن تاکو خزمەتی باشتر پێشکەش بە تەڵەبەکان و بە فێرخوازانیان بکەن دووبارە زۆر سپاس کاکتۆرەکە دوایی توانیت سلایدەکانمان بۆ بنێری ئەو شتێژ ئیزافە بکەی هەتا ئەمەش لەگەڵ تۆمارەکە لە بۆ لە چەناڵی وەتسەپی مێگاماین ئینشاءڵڵا لە زووترین کاتەمەش بڵاوی دەکەینەوە و زۆرترین کەس سوودی لێوە دەگرێت دووبارە زۆر سپاس ئەگەر شتێکی کۆتاییت هەیە ئەگەر ناکۆتایی پێدەین زۆر سپاس هەم دەکەم ڕێز و تەقدیرم هەیە بەڕێستان لە هەموو ئامادەبوون دووبارە دەستان خۆش لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوو چەند بابەتێکی گرنگی سەردەممان بۆ ئامادەکردوون دوودانەی تریش لە سڕەن و دانراون بەڵام هیتریش هەیە ینی هەر بە درێژایی ساڵەکە هەوڵ دەدەین زۆرترین بابەت ئەگەر ئێوەی بەڕێزیش کەسێک یان بابەتێکی دیاریکرا و لە خەیاڵتان هەیە دەتوانن پێشنیار بکەن و ئێمە داوەتیان دەکەین بە خۆشحاڵیەوە کاتێک خۆش لە بۆ هەموو لایەک شەو شەوگاتان هەر شاد شەو شاد سەلام حافیزتان بێت